خۆشەویستانم سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت و ڕۆژێکی تر لە 24 ڕەمەزان لە کەناڵی ئەسمانی پەیام و لە ئێوارە بەرنامەی گوڵستانی مانگی پیرۆزی ڕەمەزان بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتینەوە بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێ لە ڕۆژە زۆر گەرم و گوڕ و شەوە گەرم و گوڕەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان کە شەوەکانی قەدرە و ڕۆژە کۆتاییەکانی مانگی پیرۆزی ڕەمەزانە و مسلمانان بەو پەڕی دڵگەرمیەوە پێشوازی لەم شەو مبارەکاناکەن. لە خزمەت برای عزیز و خۆشەویستم ماوەسا محەممەد لە شاری هەولێر تەشریفیان هێناوە لەگەڵم برای عزیز و خۆشەویستانەی کەناڵی ئەسمانی پەیام و شێفتیار هەموو لایەکمان انشاءالله ئەڵلقەیەکی نوێتان پێشکەشەکەینەوە تێکەڵ بە باس و خواسەکان و ماڵەکانی ئەوەی عزیز و خۆشەویستە بین. ماوەسا محەممەد بەخێر بێنەوە. زۆر سوپاس دەکەم ماوەسا شێخ. باشی تەندروستیت؟ الحەمدولله. یاڕێگی باش. بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێ خۆشەویستان لە مانجی پڕبەرەکەتی ڕەمەزان داین لە دەشەوە پڕبەرەکەتەکانی ئەم مانگەداین کە هەمومان چاوەڕێین کە شەوەکانی زیندوو بکەینەوە بە دوعا و نزا و شەو نوێژ و ئەم خێرە پڕبەرەکەتە لە قیس خۆمان نەدەین. هەروەها ئەمڕۆ 24 ڕەمەزانە وەک ماوەسە شێخ باسی کرد لە گوڵستان لە خزمەتتاندا دەبین وەک هەمیشە. چەند تەوەرێکمان هەیە ماوەسە شێخ بە خێرایی باسی بکەین. تەوەرەی یەکەممان بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا سۆران سەمیە پێشنوێژ و وتارخوێن باسی زیندووکردنەوەی شەوانی قەدر دەکەین و چۆنیەتی نزاکردن و هەندێک ئاداب کە پێویستە لەم شەوانەدا. هەروەها لە تەوەرەی دووەممان مامۆستا شێخ باس لە ئافرەتی پێشەنگ لە بەڕێوەبردننی ماڵ و کە هەوێنی خێزانێکی سەرکەوتووە و تەوەرەی سێویشمان بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر هەردی سیروان باس لە شێوازی خۆپاراستن لەم وەرزە کە پەتای وەرزی هەیە کە زۆر پێویستە ئەمیش. سڵاوێک لە شێف بکەین وانە؟ سڵاو لێ بێ شێف. سڵاوتانە بێژ بەخێر بنە باش دیار زۆر سپاس بژیت. دواتر دێنە خزمەت ئەمڕۆ شتێکی تایبەتمان هەیە؟ بەڵێ بەڵێ بە بەردەوامانە بە بەردەوامی هەمانە کولی چێشمان هەیە. زۆر باشە دواتر دێین کەشی ناگەم خەی ناگەڵێ. ماوەسە شێخ بابینە سەر ئەم تەوەرەی کە جەنابەت ئامادەت کردووە بزانین باسی چیمان بۆ دەکەی ئەمڕۆ. وەڵاهی کورتێکی زۆر کورت لەبەرەوەی وەزار میوانەکەمان ڕەنگە نزیک بێت. بەڵێ لەسەر ژیانی حەزرەتی عومەری کوڕی عەبدولعەزیز کە بە خەلیفەی پێنجەمی موسڵمانان ناوە برێت کە ئەم خەلیفەی بەڕاستی 2 ساڵ و 5 مانگ و 9 ڕۆژ خلافەتی کردووە لە ناو جەرگەی خلافەتی ئەمەویەکانە کە نە شوڕا نە دەوڵەتێکی ئیسلامی ئەو تۆ نەما بوو چکە شوڕا نەما بوو خلافەتێک خلافی ویراسی هەبوو کە لە باوکەوە بۆ کوڕ و بۆ نەوەکانی بەم جۆرە بوو. بەڵام وەکو قەدەری خوا کەوتە دەستی عومەر کوڕی عەبدولعەزیز کە لەو بنەماڵەیە ژنیە نابوو واتە لە خوشکی وەلید و سولەیمانی هێنابوو. وەلید و سولەیمان یەک لە دوای یەک عەبدولمەلیکی کوڕی مەڕوان کردبوونی بە خەلیفەی موسڵمانان کە وەختێک ئەکەوێتە دەستی وەلید طبعاً وەلید نەخۆشەکەوێت و دوور درێژە باسەکەی نەخۆشەکەوێت دوایی طبعاً یەکێک لەوانەی کە ئامۆژگاری خەلیفە ئەکات عەبدولمەلیکی کوڕی مەڕوان پێش ئەوەی تەسلیم بە وەلید بکرێ ئەڵێ ئەی عەبدولمەلیک بۆ شتێک ناکەی بۆ قیامەتی خۆت خۆی گەورە ڕزگارەکە لە قیامەتە بەڵکو ببێتە شەفاعەتکاری ئەو هەموو گوناه و تاوانەی کە کردوتانە. ئەویشەڵێ چی ئەڵێ یەکێک دیاری کە بۆ دوای خۆت با دوو کوڕەکەت نەبێجارێ. ئەڵێ کی؟ ئەڵێ عومەری کوڕی عەبدولعەزیز دیاری بکە. طبعاً بە دەستنیشانی ئەوان دیاریەکرێ هەرچەندە عومەر کوڕی عەبدولعەزیز بەڕاستی دژایەتی زۆر کراوە هەر لە بنەماڵەکەی خۆی کە ئەم زاوای ئەوان بووە و هەروەها لە لایەن حەجاجی کوڕی یوسفی سەقەفی تەنانەت حەجاج کە ئەمرێت تەمام ئەو پیاوە زاڵمە بووە کە هەمومان نەزانین حەجاج ئەو هەموو عولەمای شەهید کردووە کە ئەمرێت عەبدولمەلیک پێڵێ ئەڵێ باشە بۆچی سەرخۆشی لێ نەکردین؟ سەرخۆشی لێ ناکات کە حەجاج ئەمرێت یعنی زۆر ساریم و بەڕاستی پیاوی مواقف و ئیمان بووە هەل لەنەوەی حەزرەتی عومەری کوڕی خەتابە. طبعاً ئەو نەسلە جوانی حەزرەتی عومەر لە عومەری کوڕی عەبدولعەزیز هەبووە. لەبەرەوە کاتێکە خلافەتە گرێتە دەست طبعاً خلافەتی چی کاک ماوەسا محەممەد یعنی خلافەتێکی پڕووکاو لە ڕووی ئیش و کارەوە چونکە بەیت المال یەکێک لە هەرە کێشە گەورەکانی ئەمەویەکانەوە بووە بەیت المال
جیانەکراوەتەوە لە پارەی سوڵتان و دەسەڵاتدارەکان یعنی هەر والیەک یا هەر کوڕێکینەوەی عەبدولمەلیک بە ئارەزووی خۆی چوو پارەی بردووە لە بەیتولمال و کەس بۆی نییە بۆ بڵێ بۆ ئاوا ئەکەی خاوەنی یعنی سەدەها کۆشک و باخ و باخات و زەوی و زاری زۆر و زەبەندە بوون کە بردوانە بۆ خۆیان کاتێک کە یەتە سەر وەزعی عومەری کوڕ عەبدولعەزیز بەڕاستی زۆر قورسە بەلایەوە بەڵام هەر یەکەم ڕۆژ قۆڵی هەڵەماڵی هێشتا جەنازەکەی عەبدولمەلیکی کوڕی مەڕوانیان نەناشتووە ئالەویا کە بەیعەتەکەن تەمان بەیعەتەکە زۆر قورسیش بۆ لێرە کاتیوە نەباسی بکەین کە چۆن لە چنگی بەنی ئومەیە دەریان هێناوە چۆن کەوتوت ینی نامەیەکە نووسێ بە خەلیفەکە تۆ عومەری کوڕ عەبدولعەزیز دەکەی بە خەلیفە دوای خۆت کە ئیکات ئیتر کەس بۆی نییە قسە بکات هەمووی ڕازیە بێت و خەڵک یەکسەریە بەیعەتی پێکات چکۆی ناسن چە پیاوێکی گەورەیە هەر یەکەم ڕۆژ بە خێزانەکەی ئەڵێ کە ناوی فاتیمە بووە خێزانەکەی خوشکی وەلید و مین بووە کوڕی کچی عەبدولمەلیک بووە ینی براکانی باپیرەکە هەمویان پاشا بوون دەسەڵاتدار بوون لە ناو ئەمەیەکانە ئەڵێ هەرچی پارە و سەروەت و ئاڵتونت هەیە هەموویە بیتەوە بۆ بەیتولمال یا ئەوە هەڵەبژێری یامن هەرچی پارە و سامانی هەیە تەڵعان ئەڵێ بە سنووق ئاڵتونیان هەبووە ئەیباتەوە بەیتولمال یەک مستیلە بۆ خۆی هەڵناگرێت ینی ئەمە پیاوی موقفە بەڕاستی ئەمە پیاوی گەورەیە تاوای لێت وردە طبعا لەو ڕۆژەیە کە هین ئەمرێت خەلیفەی موسڵمانان ئەمرێت طبعا بە وشتری گەورە بار ئاڵتون و پارە و ئەمانە هێنەڵێ وەچی ئەڵێ بۆ خەلیفەی تازەیە ئەڵێ من شتیوام ناوێت بیگەڕنەوە بۆ بەیتولمال ئەمە عادەتیان بۆ هەر یعنی وەکو هەدی یەکەم سەرەتا شیرینی بووە بەخشیوانە بە دەسەڵاتدار حەزرەتی عومەری کوڕ عەبدولعەزیز ڕەزا و ڕەحمەتی خوای لێوێ هەموو یەکگەڕێتەوە تاوای لێت تەنانەت عومەری کوڕ عەبدولعەزیز گەیشتە حاڵەتێک ئەفەرمێ کە شوشەعەتریان بۆ هات بۆ بەیتولمال حەزرەتی عومەر لوتی خۆی یەگرە نابێ بۆنی بکەم ئەڵێ پیان وتیان ئەی خەلیفە ئاخر خۆ ئەمە وتی ئاخری ئیسفادەکەی لە بۆنەکەیە کە من بۆنم کرد کەواتە ئیسفادەم لێ کردو نابێت بە هیچ جۆرە من ئیسفادە لەمە بکەم وای لێت ئەمەنە دەسێکی ئەمین لەناو خلافەت و لەناو بەیتولمالە بێت کە پارە جیا ئاکاتەوە کە سوڵتەکان جیا ئاکاتەوە کە کۆمەڵێ مەسئولی گەندەڵ کە لە سەر وڵاتەکان بوون لەسەر میسر لەسەر مەغریب ئەمانە خەڵکی زۆر زاڵمی تیا بووە ئەمانە هەر هەمویان لابات خەڵکی زۆر باش دانێ لە شوێنیانە لە ماوەی 2 ساڵ و 5 مانگ و 9 ڕۆژە کە خلافەتی کردووە کە واش مەشهورە کە ژەهر خوارد کراوە و شەهید کراوە ینی لەو بنەماڵەیە کە نیان هێڵا بەڕاستی خلافەتەکەی بەردەوام بێ ئەفەرمێ وای لێ هات لە جیهانی ئیسلامیە یعنی پارەنیان نەزانی چی لێ بکەن ژنیان بۆ خەڵک پێهێنا فەقیر نەما هەرچی شت هەیەکرا ئەوەنە دەوڵەتەکە ئەمەنە دەوڵەمەند بوو مسلمانان دەوڵەمەند بوو بەڵام گەندەڵی و دەستی پیس نەیە هێڵا ئەم پارەیە بگاتە خەڵکی فەقیر و ئەو زەکات و سەرفیترە و ئەو هەموو پارە و ئەو هەموو داهاتی کە عالەمی ئیسلامی هەیبوو کە گەیشتە بەیتولمال کۆمەڵێ بۆ خۆیانیان بردو ئیتر کەس نییە زانی فەقیر و هەژارەکان چۆن لایەن لێ بکرێتەوە لەبەرەوە نوبزەیەکی زۆر کورتە لە ژیانی عومەری کوڕ عەبدولعەزیز ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ هەرچەند 2 ساڵ و 5 مانگ خلافەتی کرد بەڵام خلافەتێکی نمونەیی تا ڕۆژی قیامەت دیارە بەڵام کوا خەلیفەکانی ئەمەویەکان چێ ناویانە بە کوا دەستکەوتەکانیان کوا ئیشە جوانەکانیان بەڕاستی تا خەڵک بیناسێتەوە لەو ماوە کورتە ناوی بە زیندوی دەمێنێتەوە هەتا لە مێژەی موسڵمانان کە نمونەیەکی جوانی حکومڕانی ڕەشید بەم شێوەیە زۆر باش مامۆستا شێخ ئێمە میوانەکەمان ئامادەیە بە من بە خێراتنی بکەم و پێشوازی لێ بکەم لە مامۆستا سۆران سەمیع باز لە زیندوکردنەوەی شەوانی قەدر دەکەین پشتیوان بەڵا جەنابی مامۆستای فەرموو السلام عليكم السلام ورحمة الله مامۆستا گیان السلام عليكم شيخي برس حالتان خير يا اخو نمو باسن يا باسن خير مامۆستا يا حبيبت مامۆستا گیان بەخێر بێی نمو باسی جناتان وەکرێ لە ماوەساش پرسی نەگەر ڕەمەزان و تەراویح و مزگەوت و والله سپاس بەخوا الحمد لله باش گەرم و گوڕە مزگەوتان الحمد لله سپاس بەخوای گەورە الحمد لله والله ئەو دەشەوانە لەوانەیە مامۆستایان زیاتر ماندوو بوون مامۆستا شێخ لەبەرەوەی هەم زیندوکردنەوەی شەوەکانی تێدایە ڕەنگە ئیدارەدانی مزگەوتیش بیەوێت تاوەکو خەڵک ڕاستە زۆرتر کۆکرێتەوە یاخۆ بەخێر بێت جەنابی خەبێبی خالی ڕازی بێ ئێمە بابەتەکەمان لەسەر زیندوکردنەوەی شەوانی قەدرە بە شەو نوێژ و نزاکردن بابای موسڵمان چ بەرنامەیەک لە بۆ خۆی دابنی تاوەکو ئەم چەند شەوەی ماوە لە مانجی پڕبەرەکەتی ڕەمەزان
بەڵێ بە جوانترین شێوە زیندوی بکاتەوە و تاعەت و عیبادەتی زیاتری تێدا بکات. خی سلامتك إن شاء الله. بسم الله الحمد لله والصلاة والسلام على خير خلقه محمد وآله وصحبه أجمعين. دەستخۆشیتان لێکن خی گەورە پاداشتی بەخێرتان باتەوە یاخوا ئێمەکو مسلمان ئەبێت لە هەموو کاتێکا نەک تەنها لە مانگی ڕەمەزانە بەڵکو ئەبێت لە هەموو کاتێکا پەروەردگاری خۆمان بپەرستین و بە تایبەت لە مانگی ڕەمەزانیشە زیاتر قوڵ ببینەوە لە عیبادەت و پەرستشی خی پەروەردگارە. چونکە ئەگەر هەر کەسێک لە دنیادا بەرنمەیەکی بۆ خۆی نەبێ نەزانێ بۆچی ئەژێ نەزانێ بۆ کوێ کار ئەکا نەزانێ بەرەو کوێ ئەشێ دڵنیا بێ بەوەی کە ئەم کەسە ژیانێکی خۆش ناکات لە دنیادا. بەڵکو بێ ئێمە بزانین کە خی گەورە کا فەرمێ وما خەلەقت الجن والئینس إلا ليعبدون. جن و ئینس دروست نەکراوە تەنها بۆ پەرستشکردنی خی پەروەردگار نەبێ. لەبەرەوە بێ هەموو یەکێک لە ئێمە بەرنمەیەکی تۆکمە دابنین و بە تایبەت بۆ مانگی ڕەمەزان. من یعنی زۆر جار ئەو متووە بە قوتابەکانی خۆم و زۆر جار لە وتاری شەباسی ئەەکەین پێش ئەوەی کە مانگی ڕەمەزان بێت با بەرنامەی بۆ خۆمان دابنین. بەرنمەکان چۆنی بە شێوازێکی تۆکمە. یعنی ئەمە سەرەتا ئێمە پارشێوە کە هەڵ ئەسین چووکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرمێت لە پارشێوە بەرەکەت هەیە. دواتر دوعا و نزا و دواتر نوێژی بەیانی بە جەماعەت و دواتر خوێندنەوەی قورئانی پیرۆز لە ناو مزگەوتە وەمانەوەمان لە ناو مزگەوتە هەتاوەکو ئەو کاتێکە نوێژی چێشتەنگاو ئەەکەین. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام هەر کەسێک ئەگەر نوێژی بەیانی بە جەماعەت کاو پاشان بمێنێتەوە زیکر و یادی خی گەورە بکە هەتا ئەو کاتێک کە خۆر دەرئەکەوێ پاشان دوور کا سونەتی چێشتەنگاو بکاوەکو ئەوایەکە حەج و عەمرەیەکی تەواوی کردبێ پاشان نوێژەکان بە جەماعەت پاشان خێر و سەدەقەکردن لەو مانگەدا چونکە ئەفضەل و سەدەقەت و ڕەمەضان یعنی باشترین سەدەقەیە کە تۆ ئەیکەیت لە ئەو سەدەقەیە کە تۆ لە مانگی ڕەمەزانە ئەیکەی. ئیتر بگرە ئەو ژیانی کە خۆت ئەتەوێت و بە شێوازێکی جوان دای بڕێژی بەو شێوازێ بێت کە خی پەروەردگار ئینشاءالله لێت ڕازێ بێت انشاءالله. مەوسیلەن شەوەکانی قەدر طبعا ناسکیشن و کورتیشن لە کەیەوە دەست پێکات شاوە تاکاکان و جووتەکان هەموو یەگرێتەوە چۆن بیان گرینی زۆر کەسی شێ بڵین لەوانەیە دەوامی هەبێ نەتوانێت هەموو شەوەکەم بەخەبەر بێت چەندێکی هەڵسێ باشە یعنی بەشێکی بگرێ شەڵا خێرەکەی دەسەکەوێ. زیندوکردنەوەی شەوەکانی قەدر ئێمە یعنی لە هەندێک کاتا بەغەڵەت لێ تێئەگەین. زیندوکردنەوەی شەوەکانی قەدر یعنی تۆکو کەسێک وایە کە ئیشێکەدا بە کەسێکی تر ئەڵێکا کە ئەم ئیشەم بۆ بکە بە کۆنتەرات بە 50,000 کەسەکە بە سەعاتێک تەواوی ئەکات و ئەڕاتەوە. دواتر کەسێکی تر دێ بۆ لای ئەڵێ ئەم ئیشەشمان هەیە کاکە ئەم ئیشەشمە بۆ بکە وەڵحاڵ ئەو ئێوارەیە ئەو ڕۆژە هەتا ئێوارە لەوە 150,000 بکەوێ. بەڵام لە هەمان کاتە کەسێکیشمان هەیە کەسێکمان هەیە بەس تەنها ئەتوانێت ئیشەکەی خۆی بکە زیاتر نا باشە. لەم حاڵەتەدا ئەو کەسەشی کە لە کاتێکا ناتوانێت هەتاوەکو بەیانی بە ڕۆژوو بێ ئەتوانێت تەنها ئەگەر بە دوور کەعات نوێژی سونەت بووە ئەو شەوە زیندوو کاتەوە لەو ئەجرە ئینشاءالله بێبەش نابێ. هەتا پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام یعنی هیچ کەسێک لەو شەوە بێبەش نابێ لە خێری ئەو شەوە ئیلا تەنها مەگەر کەسێک نەبێ کە ئیتر ئەو خێرە نەیگرێتەوە لەبەر ئەوە بەڵێیان خۆی نەیەوێت بەڵێ کە تۆ خۆت ناتەوێت تموحت پێی نییە بڕوات پێی نییە یعنی هیوا هەیە بڕۆی پێ هەیە بەڵام ناتوانێ وات یەگەێنراوە ئەگەر هاتو ئەبێ ئیلا بێ هەتاوەکو بەیانی تۆ شەو لێشکەی قورئان بخوێنی. ئەمە نمونەی ئەو کابرایە کە هەتاوەکو ئێوارە کە پارەکەی پێیا کرد 150,000 پێیا کرد بەڵام ئەتوانی کاکە تەنها 1 سەعات لەو شەوەدا زیندوو کەڕۆ ئینشاءالله خێرەکەت هەمووی بە نەسیب ئەبێ. و پاشان سەبارەت بە شەوەکانی قەدر ئەوەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام زیاتر ئاماژەی پێ ئەکات هیچ لە مانگی ڕەمەزانایە لە مانگی ڕەمەزانیشا لە دەشەوی کۆتاییایە لە دەشەوی کۆتاییشا زیاتر لە تاکەکانایە و لە تاکەکانیشا زیاتر ئومێد وایە کە لە 25 و لە 27 تابێ و زیاتر تەکید کراوە لەسەر ئەوەی کە لە 27 تابێ بە بەڵگەی چی کابرایەکی بەتەمەن هاتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم
وتی من ناتوانم شەوەکان بگەڕێم شەوێکم پێ بڵێ پێغمبەری خوا فەرمی عليه الصلاة والسلام شەوی 27 بۆ بگەڕێ کەواتە ئەگەر هاتو ئێمە هەموو شەوەکان بەڵام لە هەمان کاتا پێغمبەری خوا عليه الصلاة والسلام هێتە دەرەوە بۆ ئەوەی کە هەواڵی شەوی قەدرمان پێ بدا ئەفەرمێ فڵان و فیسار دەنگەدەنگیان کرد بە یەکەوە دەمەدەمیان کرد بە یەکەوە لە بیرم برایەوە یاخود بە ڕیواتێکی تر هەڵگیرایەوە باشە لەبەرەوە حکمەتەکەشی کە نازانرێت حکمەتی خۆی هەیە و پاداشتێکی گەورەی لە پشتەوە ئینشاءالله کەواتە جەنابی مامۆستای وەک ئەوەی کە مامۆستایانیش باسی دەکەن ڕەنگە هەندێک کەس تەنها مامۆستا شێخ بتوانێت بکە 27 دابنیشێ جیاوازی ئەو کەسەی کە هەموو شەوەکان بە تاک و بە جووت زیندوو دەکاتەوە لەگەڵ کەسێک کە توانای هەیە تەنها چەند شەوێک زیندوو کاتەوە چەند کاتێکی کەم ئەی ئەوەی کە هەموو شەوەکان زیندوو دەکاتەوە جیاوازی سی بێلامان پاداشتەکەی زیاترە زانایانە فەرمون ڕەزا ڕەحمەتی خۆیان لێبێ ئینسان کاتێک کە داخڵی ناو بەهەشتە بێ بە ڕەحمی خوایە بەڵام پلەکانی بەهەشت بەپێی کردەوەکانی خۆتە ئەگەر ئەم کەسە پێشتر لەو کەسانە بوو بێ کە هەموو شەوەکانی قەدری زیندوو کرد بێتەوە بەڵام ئیسە بەهۆی ئیش و کەسابەتەوە چونکە ئەگە ئیش و کەسابەتی شواز لێ بێنێت ناتوانێت بژی دڵنیای ئەکەین ئەم کەسە خوای گەورە شەوەکانی هەمووی بە قەدر بۆ ئەنووسێت ئەو کەسەی کە لە کاتێکە کە ناتوانێت نەخۆش کەوتووە پێشتر کە ئەم مانگەی زیندوو کردوێتەوە دڵنیا بێ بەوەی دڵی خۆش بێ بۆی کە ئەم شەوانە خوای گەورە بۆی حسێب کردووە یعنی تۆرە خێری 83 ساڵ خێری عیبادەت یعنی ئەمە خێرێکی ئێجگار گەورەیە بۆیە لە دەستی خۆمانی نەدەین ئەگەر چی بە زیندووکردنەوەی تەنها دوو ڕکعات نوێژیش بووە بە خوێندنی دوعایەک بووە لە کاتێکە کە هەڵئەسی بۆ پارشێ و یعنی کە هەڵەسی بۆ پارشێ و نزیکی سعاتێ شەوێ مێنێ دەستنوێژێکی جوان بگرە ڕووکەرە خوای پەروەردگار 4 ڕکعات نوێژی سونەتی شەو نوێژ بکە بە نیەتی قەدر دڵنیاتەکەم بەوەی کە خوای پەروەردگار لە هەموو ئەو ئەجرە تۆش بەشدارەکە لەبەرەوەی خوای پەروەردگار بەڕەحمە بۆ بەندەکانی خۆی خوای گەورە بە بیانووە بۆ ئەوەی کە لە بەندەکانی خۆی خۆش ببێ کەواتە من و تۆش هەوڵی بۆ بدەین و هەنگاوی بۆ بنین جەماوسا یەکێک ماوسە محەممەد یەکێک لە جوانەکانی شەوی قەدر ئەوەی ماوەسا ئاماژەی پێکرد ینی 82 یا 83 ساڵ عیبادەت بەس عیبادەت خۆ گوناهی نیە ینی ئەم عمرە تۆ 82 ساڵ عیبادەتی بێغەل و غەشی پاڵەفتت بۆ نووسێ ئەمە زۆر گەورەیە بەڕاستی لە لای خوای گەورە یعنی پاداشتێکی ئەوەندە گەورەیە مەگەر خوای پەروەردگار خۆی بۆ خۆی بزانێت چەندە پاداشتەکەی گەورەیە لەبەرەوە لە دەستی خۆمانی نەدین بە هیچ شێوازێ پێغمبەری خوا عەلەیهی سەلام لە کاتێکا کە شەوانی قەدر ئاهاتە پێشەوە خۆی زیاتر پتەوتر ئەکرد ماڵ و منداڵەکەی هەڵەسان بۆ شەو نوێش لەگەڵ لە ئەوەشە دوور ئەکەوتەوە لە خێزانەکانی و لە هەمان کاتا ئیعتیکافی ئەکرد ئیعتیکافی ئەکرد بەڵێ سونەتی ئیعتیکاف لە ناو مزگەوتە ئەمایەوە ئەمە هەمووی ئەجر و پاداشتە بۆ ئەو کەسانەی کە خوای پەروەردگار بە نەسیبیان بکات بەس من ئەوە شەڵێم ئەم نیعمەتانە خوای گەورە بە نەسیبی هەموو کەسێکی ناکات بە نەسیبی هەموو کەسێک نابێت بۆ لەبەرەوەی کە خواناسان ئەڵێن ڕەزا ڕەحمەتی خۆیان لێبێت بەسە بۆ ئەوەی کە بەهۆی ئەو گوناهەی کە کاتێکە ئەیکەی خوای پەروەردگار بێبەشت بکات لە شەوەکانی قەدر بێبەشت بکات لە شەو نوێش بێبەشت بکات لە کردنی نوێژەکانت بە جەماعەت ئەمە خۆی بۆ خۆی سزایەکە کە خوای پەروەردگار سزای ئەو جۆرە کەسانی پێئەدا بەنا بەخوای گەورە چەندەها خەڵک هەیە ئیمڕۆکە بە هەموو شێوازێ سەروەت و سامان کۆ ئەکاتەوە بەڵام بیرێکی لە قیامەتی خۆی نییە ڕۆژێ لە ڕۆژان دانەنیشتووە بیرێ بکاتەوە ئەم سەرەوەت و سامانە لە ڕۆژی قیامەتە یعنی ئەگەر من زەکاتەکەی لێ نەدەم ئەگەر لە ڕێگەیەکی حەڵاڵەوە پەیدام نەکردبێ ئەوە لە ڕۆژی قیامەتە ئەبێتە ئاگر بووە لەبەرەوەی ئینسان ئەمە فەزلێکە خوای پەروەردگار نایدا بە هەموو کەسێک بەڵێ مامۆستا گیان دایکانمان ئافرەتان ئەوانیش ڕەنگە بەشێکی زۆریان حەز بکەن مامۆستا خێرەیان پێ ببڕێ زۆر جار ڕەنگە توانە نەبێ یان نەتوانن لە مزگەوت ئەم شەوانە زیندوو بکەنەوە چۆن بتوان ئەگەر نەیانتوانی لە ماڵەکەی خۆیان ئەم شەوانە زیندی بکەنەوە بەڵێ خوشکانمان دایکانمان ئەبێ دڵیان بەوە خۆش بێت کە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام من صلى الصبح في جماعة باشا فكأنما قام نصف الليل
هەر کەسێک کە نوێژی بەیانی بە جەماعەت بکات وەکو وایە کە هەتاوەکو بەیانی شەو نوێژی کرد بێ و هەر کەسێکیش نوێژی عیشا بکات بە جەماعەت وەکو وایە شەوەکە شەو نوێژی کرد بێ باشە لە هەمان کاتە ئەفەرمێت هەر کەسێکیش کە نوێژی بەیانی بکات بە جەماعەت لە مزگەوتە پاشان دابنیشێ تاوەکو چێشتەنگا و دوورکەعاتەکات ئەمە ئەو کەسە خێری حەج و عەمرێکی تەواوی بۆ نووسرێت زانایان ئەفەرمون چی ئەفەرمێ ئەم حەدیسەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئافرەتانیش ئەگرێتەوە لە ماڵەوە ئافرەتانیش ئەگرێتەوە لە ماڵەوە تۆ کە لە کاتێکە دوای نوێژی بەیانی کاتێککە دانیشتوی لە شوێنەکەی خۆتە یان ئەو پیاوانەی کە بەتەمەنن ناتوانن بێن بۆ مزگەوت ئەو کەسانی کە نەخۆشن ناتوانن بێن بۆ مزگەوت دڵنیاتەکەم بەوەی کە دابنیشی لە جێگەکەی خۆتە ذکر و یادی خی پەروەردگار بکەی بە نیەتی قەدر ئەو شەوانە زیندووکەیتەوە وەکو مزگەوتەکە خێرە بۆ نووسێت دڵنیایەکەم بەوە لەبەرەوە خوشکانیش و پیاوانیش و ئافرەتانیش لە ڕۆژی قیامەتە پاداش وەرئەگرن لە لای خی پەروەردگار پاداشیان مسۆگەرە لای خی پەروەردگار بەڵام ئەوەندە هەیە ئێمە یعنی چەندین جار لە مینبەرەکانەوە ئەویان پێ ئەڵین ئافرەتان یعنی زیاتر مافی بەڵێ خی پرۆگاریان لەسرە بەڵام وەکو چوونیان بۆ مزگەوت ئەگەر بزانی ئەبێتە مای فیتنە ئەوە نابێ بچیت ئەگەر جلوبەرگەکەت شەرعی نەبێت نابێ بچیت ئەگەر بۆنت لە خۆتدا نابێ بچیت ئەگەر هات و گوێڕایەڵی مێردەکەت نەکەی نابێ بچیت پیاوەکە دەڵێت خزمەتی من کە خێرترە کاک ئێستا تۆ هێشتا جارە چاگە نەداوە بە من نانەکەوت یا قابەکارن لەسەر مەخزەرەکە هێشتا نەو شۆریوە کاک ئێستا بۆ کوێشی ڕاکەی بۆ مزگەوت یعنی چەندین جار دیمەنی سەیسێر ئەبینین یعنی کردیانە بە قژی یەکاو ینی لەسەر شێر ڕێزی پێشەوە ئەم لا ئەو لە ئەمە شریعەتی ئیسلام ئەمەی ناوێت بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێت خێری ئافرەتان بۆ نوێژەکانیان بۆ عیبادەت ماڵەکانیان خێری زیاترە هەتا لە ناو ماڵەکەشە ئەفەرمێت ژووری نووستنەکەت خێری زیاترە وەک لەو نوێژەی کە لە هۆڵەکە تایکەی بۆ لە هۆڵەکە بۆی کە هەتا وەکو بە خوشوع ئەوە بکرێ هەتا بە نهێنی بکرێ هەتا بۆ ئەوەی کە کەس ئاگای لێت نەبێ بۆی کە کەس ئاگای لە عیبادەت نەبێ فرمێسکێکە کە ئەیڕژی داوایەکە لە خی پرۆگا کاتێک کە تۆ ئەیکەیت یعنی دووربی لە ڕیایی و لە ڕووپامایی ئەو نوێژەی کە لە کاتێکە کە ئەیکەی لە هۆڵەکەی خۆتە باشترە لەو نوێژێکە لە حوشەکە تا ئەیکەی ئەو نوێژەی کە لە حوشەکە تا ئەیکەی باشترە وەک لەوەی کە لە مزگەوتی لە مزگەوتەکانی کۆڵان ئەیکەیت خێرەکەی گەورەترە ژوورەوە ماڵەکان بۆ ئافرەتانن مزگەوتەکانیش بۆ پیاوانن بەڵام ئەگەر هەر ئافرەتێک زانیان ئەفەرمونون ئەگە هەر ئافرەتێک داوای کرد لە پیاوەکەی بۆ ئەوی کە بچێن نوێژی تەراویح لە مزگەوتکە یان نوێژی جمعە ئەگەر هات و مەرجەکانی تیا بوو نەبووە مایە فیتنە بۆ خۆشی بۆ خەڵک ئەوە ئەم پیاوە باڕێگەی بدات باڕێگەی بتات و بچێت جەماعەتەکەی خۆی بکات لە مزگەوتە چی جمعەیە چی نوێژەکانی تەراویحە یان سەڵات تەسبیحە یان هەر نوێژێکی تر و نوێژانەی کە لە کاتێکە کە ئەکرێت ماوەسا ئێمە طبعاً چەند شەوێکی کەممان ماوە هەروکو چۆن شەوەکانی ئاو مبارەکە ئایا ڕۆژەکانیشی بە هەمان شێوە یعنی قورئان خوێندن و ذکر و ئەوراد لە ڕۆژەکانی کۆتایی ڕەمەزانە ئەو خێرە دەسەکەوێ قوربانگیان ئەم خێرانەی کە باس کراوە تایبەتە بە شەوەکانیەوە وەکو ڕۆژەکان بڵێ ئەم دە ڕۆژی مانگی ڕەمەزان هیچ حەدیثێکی وا من بەرچاوم نەکەوتووە کە بڵێت فەزڵ و گەورەی وەکو شەوەکانی وهایە ئەوەی کە باسی لێوە کراوە شەوەکانە ماوەسەرژیان بێگومان دوعاکردن لە چەندین ئاەت کە خوای گەورە سوبحانەهو وتەعالە لە قورئان باسی کردو ئاماژەی پێ کردووە وەروەها فەرمایشتی پێغەمبەریشمان هەیە صلی الله عليه وسلم لەم بابەتە بۆ نمونە الدعاء موخ العبادة ئەومان هەیە چۆن بتوانین دوعایەک بکەین کە ئیخلاسیەتی تێدابی یان هەندێک ئاداب لە دوعاکردن هەبێ بۆ ئەوی دوعاکانمان گیرا بن وەرزاباتەوە ینی پرسیارێکە لە جێی خۆیەتی ئیمڕۆ ئێمە دوعاکەین نازانین چی ئەڵێن نازانین چۆن ئەیکەین نازانین لێکێش دوعاکەین ئێمە وەکەوەی کە ئەگەر ئەمانەوێت دوعاکانمان گیرا ببێ یەک پێویستە بەوەی کە واز لە حەرام بهێنین پێغەمبەری خوا عەلەیهی سەلام باسی ئەو کابرایمان بۆ ئەکا کە ئەچێتە بیابانێکەوە
باشە لە کاتێکە کە ڕیشی هاتووە قژی هاتووە دەسەکانی بەرزەکاتەوە بۆ ئاسمان ئەی خوای گەورە ئەوم بۆ بکە ئەوم بۆ بکە ئەوم بۆ بکە بەڵام لە هەمان کاتە ومەلبەسه حرام ومشربه حرام وخذ بالحرام يعني خواردنەکەی حرامە جلوبەرگەکەی حرامە خواردنەوەکەی حرامە هەموو گیانی ئەم کەسە حرامە بە حرام پەروەردەبووە چۆن خوای گەورە دوعای کەسێکی ئاوا گیرە ئەکە لەبەر ئەوە یەکەم خاڵ ئەبێت لە حرام خۆت دوورکەیتەوە خۆت پاکەیتەوە خاڵی دووەم ئەو دوعایی کە تۆ ئەیکەی نابێت دوعای شەڕ بێت بەڵکو دوعایەکی چاک بێ دوعایەکی باش بێ دوعایە بێکە نسڕەتی مسلمانانی تیابێ خاڵێکی تر ئەم دوعایە نابێت دوعایە بێت کە لە خۆتی بکەیت لە خۆتی بکەیت لا يتمنين أحدكم الموت لضر نزل به پێغمبەری خوا فەرمی عليه السلام هەرگیز و هەرگیز دوعا لە خۆتان مەکەن تەمەنای مردن مەخوازن لە کاتێکە کە تووشی ناڕەحەتی موسیبەتێکە بن لەبەرەوە ئەم دوعایەش کە کاتێککە تۆ ئەیکەیت نابێت دوعای شەڕ بێت نابێت دوعا لە خۆت بکەیت لە هەمان کاتە شێوازێکی ترمان هەیە کاتێککە ئێمە ئەچینە ناو دوعاوە ئەو شوێنەشت ئەبێ شوێنێکی پاک و پوختە بێت بەدەست نوێژەوە بێت چاکتر وایە ئەگی ناخۆ دەست نوێژش نەبێ هەردوو ئاخوای پەرۆگای ئینشاڵڵا گیرای ئەکاتێت و پاشان دەست نوێژت هەبێت لە شوێنێکی پاکا بیت و دەستەکانیشت برز بکەیتەوە بەرەو ئاسمان حتا تەنانەت پێغمبەری خوا عەلەیهی سەلام لە دوعایە جاری وا هەبووە عەباقی کەوتوتە خوارەوە ئەوەندە دەستی هەڵبڕیوە هەتا وەکو زیاتر دەسەکانمان هەڵبڕین بەرەو ئاسمان خشوعی زیاتری تیا بەدی ئەکرێت و خاڵێکی تر ئەوەیە کە بە ئومێدی گیرابوونی دوعاکانمان لە لای خوای پەروەردگار ئومێدە دوا بێ کە خوای پەروەردگار دوعاکەت لێ گیرە ئەکات حاتەمی کوڕی ئەسەم ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت یەکێکە لەو کەسانەی کە یعنی زۆر دوعای گیرا بووە زۆر دوعای قبول بووە هەتا لە کاتێکا کە ئەیەوێ بچێت بۆ فەریزەی حەج بەڵام بە قەدەری خوای پەروەردگار ناتوانێت لەبەر نەبوونی خاوەنی تەنها 3 درهەمە 9 کچی هەیە خێزانێکی هەیە قافڵەیەک ئەیانەوێت بەڕێکەون بەرەو شاری مەکە بۆ بەجێگەیاندنی حەجی ماڵی خوا کاتێک کە دێتەوە لە مناڵەکانی ئەپرسێت یەکێ لە مناڵەکانی کە کچێکە زۆر لەخوا ترسە بێت پرسی پێەکە ئەڵێ من حەزم بە حەج هەیە و بەڵام لە هەما کاتە پارەم نییە بچم چی بکەین ئەویش دێتەوە بۆ لای دایکی کچەکە هەیە بۆ لای دایکی ئەڵێ باوەگیان بچۆ بە ئیزنی خوای گەورە ئەڵێ باشە ئێوە ڕازین بەڵام دایکتان ڕازی نابێت یعنی ئەمە بەڵگەیە لەسەر چی لەسەر ئەوەی کە خوای گەورە ڕازقە یعنی ئەو کەسانی کە ئیمڕۆکە ئەڵێ کاکە مەچۆ بۆ عەمرە مەچۆ بۆ حەج کورە ئەو هەموو پارە لە چیا سەرفەکەی کورە کاکە ئەو پارە بدێ بە سیارێ باشتر نییە بیدەی بە خاونێ باشتر نییە بیدەی بە شتێک کوڕەکەژنی پێبێنە باشتر نییە بەڵام ئەمە فەرمانی خوایە ئەگەر داوای نەفسیشم بکە بۆی جێبەجێ ئەگەیەنم کاتێکە کچەکەی هەیە بۆ لای دایکی ئەڵێ دایەگیان باوکمان ئاکیلە یان ڕازیقە ئەڵێ قوربانگیان باوکتان تەنها ئاکیلە ڕازق تەنها خوای پەروەردگارە دەیڵێ دەی کەواتە مادام باوکمان ئاکیلە دەی ڕێگەشی پێ دەبا ئەچێ ئەم حەجە بکات هەڵە ڕۆڵەگەن ئەو ڕێگەم بێتە حاتەمەکەوێتە ڕێ بۆ ئەوەی کە ئەم حەجە بە ئەنجام بگەێنێ قەدەری خوا لەگەڵ ئەو قافڵەی کە ئەڕۆن کەسێکیان لەگەڵا ئەبێت وەکو سەر قافڵە دەوڵەمە نەبێ زۆر قەدەری خوا شتێک پێوەیەدات ئەگەڕێن دەی کێ دوعاکەی گیرایە ئەگەر هێنەوە بۆ لای حاتەمی شەچێ بۆ لای دوعایەکی بەسەر ئاخوێنێ خوای گەورە شیفایەدا ئەها خوای گەورە شیفای ئەدا بەهۆی چیوە بە سەبەبی ئەو دوعایی کە حاتەم ئەیکات خوای گەورە شیفای ئەدات ڕێک ئەم پیاوە شەڵێت مادام وایە ئەم حەجەت لە چوونت و هەتاوەکو هاتنەوەت هەمووی عادی من و مەسرفی من بێت ئەوەش ئەسپێکەوە بە ئیسراحەتی خۆت بڕۆ حەجەکەی پێ بکە خوای گەورە لەوێ بۆی نارد بابێن و لای ماڵ و منداڵەکەشی سوبحان الله 3 درهەمیان هەبوو تەنها بەشی 3 ڕۆژ ئەمیر لە کاتێکا کە لێوە دێن لە سەفەرێک ئەگەڕێتەوە خۆیان قەدەری خوا خوای گەورە ویستی لێ بێ شتێ بکات ئەبێ ببێت
خۆیەکات بە ماڵی ئەوانە داوای جامی ئاو ئەکات. لەو کاتا ئەو کچێک کە زۆر خواناساڵە ترسمان هەبوو کە داوای شتێکی درکەن سوێن بەخوا لەو کاتا لە غەیری ئەو هیچ شتێک لە ماڵمانە نەبوو. ئەڵێ لە جامێکی جوانە ئاوەکەمان پێدا کە خواردی زۆر پێی خۆش بوو سازگار. وتی باوکتان لەکوێیە؟ وتمان باوکمان لە حەجە چۆ بۆ حەج فەرزی حەج. وتی هەروای داوتی دایکتان بانکەن. دایکیان بانکە سوبحان الله هەروای کرد پشتوێنێکی ئاڵتون لە پشتیا بوو. وتی ئەمە هادی بەبێ ئێوە. خزمەتکارەکانی شەوەی کە پیان بوو ئەوانیش دەیاننا. لەو کاتە ئەو کچێک کە زۆر لەخوا ترس بوو ئەو کاتێک کە باوکی ڕۆی پێ ئەکەنی کچەکانی تر ئەگریان. بەڵام لەم کاتەدا ئەم کچە دەستی کردە گریان و ئەوان پێ ئەکەنی. وتیان بۆ ئەگریت؟ وتی لە کاتێکا کە من بە ئێوە وت باوکم تەنها ئاکیلە ڕازق نییە، بەڵام ئێوە قسە یعنی بڕاتان بە قسەکەی من نەئەکرد. لەبەر ئینسانی مسلمان هەوڵی ئەو بدا ئەو دوعایی کە ئەیکات لە ڕێگەیەکی حەڵاڵەوە بێ بە ئومێدی ئەوە بێ کە خوای پروردگار ئینشاءالله لێ قبوڵ بکات. ئینشاءالله. مامۆستا ئێمە طبعا کاتمان وەزانم کەمی حەزەکەم داوا لە مامۆستا بکەم لەم ڕۆژە مبارەکانە و بەرەو پێشوازی شەوی 25 ڕۆین کە ئومێد دەکرێت کە شەوی قەدر بێ شەو چەند دوعایەکمان بۆ بکە بەتایبەتی برایەکی خۆشەویست کە تووشی ئەم نەخۆشی خراپە بووە کە کاروان زۆر داوای کرد کە لەگەڵ نەخۆشەکانی ترای ئینشاءالله دوعای بۆ بکەین کە خۆی گەورە شیفای بۆ بنێرە لەگەڵ هەموو نەخۆشەکانی ترای ئینشاءالله. ئەمە بخوازینەوە بۆ چەند دوعایە مامۆستا بیکات چکە هەر چۆن لە ئەوەڵ و لە ناوەڕاست و لە ئەخیرە دوعا زۆر باشە. ئێمەش دەستپێکەکەمان هەر بە دوعا دەستمان پێکرد و ناوەڕاستەکەشی ئێمە بێت و بەتایەکەشێکین بە دوعا ئینشاءالله لە خزمەتانی مامۆستاکەت فەرق قوربانگە من لە خزمەتتانە، بەڵام من وادام نابوو تۆ دوعا بکەی. ئێمە دوعاکەین ئینشاءالله. عایدی دوعاکانی سەلامە بێ خۆی لێمان ڕازی بێت ئینشاءالله. بە عەرەبییان بە کوردی؟ بە کوردی. بە کوردی ئینشاءالله. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم. اللهم بارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. يا ربي خوي قولا داوا ليدكين بناو صفات برزكاني خوت لمن خوش بي. يا ربي خوي قولا لمن خوش بي. يا ربي خوي قولا لمن خوش بي. لەمانگی ڕەمە لەم مانگەدا لەم مانگە پیرۆزەدا لەو کەسانە ئەژمار دەمان بکەیت کە قەڵەمی عەفو دێنی بەسەر تاوان و گوناهەکانیانە یا ئەڵڵا. یا ڕەبی خۆی گەورە داوا لە تۆ دەکەین لە ڕۆژی قیامەتە لەو کەسانە بین کە لە ژێر سێبەری عەرشی تۆدا حەشر بکرین. لەو کەسانە بین کە نامەی ئەعمال بدرێتە دەستی ڕاستمان، پەنا ئەگرین بە تۆ لەو کەسانی کە نامەی ئەعمال دەدرێ بە دەستی چەپیان یا ئەڵڵا. یا ڕەبی خۆی گەورە داوا لێ دەکەین لە ڕۆژی قیامەتە وەکو بروسک بەسەر پردی سیڕاتە بمان پەڕێنیتەوە. لە ڕۆژی قیامەتە لە نزیکەکانی خۆت بین. لە ڕۆژی قیامەتە لەسەر حەوزی کەوثەر بەدەستی پێغمبەری خوا صلی الله عليه وسلم ئاوی کەوثەر بخۆین یا ئەڵڵا. یا ڕەبی خۆی گەورە داوا لێ دەکەین شیفای نەخۆشەکانمان بدە، شیفای نەخۆشەکانمان بدەی، شیفای نەخۆشەکانمان بدەی بە تایبەت کاکە کاروان. یا ڕەبی خۆی گەورە شیفای بەخێری بۆ بنێری. یا ڕەبی خۆی گەورە شیفای بەخێری بۆ بنێری. یا ڕەبی خۆی گەورە شیفای ئەو نەخۆشانە بدەی کە نەخۆشی نەخۆشخانەی هیوان یا ئەڵڵا. یا ڕەبی خۆی گەورە داوا لێ دەکەین ڕزقی حەڵاڵمان پێ ببەخشە، لە ڕزقی حەرام بە دوورمان بکەیت یا ئەڵڵاه و یا ڕەحمان و یا ڕەحیم. یا ڕەبی خۆی گەورە بتوانین تەنها لەم دنیایەدا بەندایەتی تۆ بکەین، لە غەیری بەندایەتی تۆ بەندایەتی هیچ کەسێکی تر نەکەین یا ئەڵڵا. لەسەر ئەم ڕێگە ڕاستەی خۆت ئیستیقامەمان پێ ببەخشە. یا مقلب القلوب یا مقلب القلوب یا مقلب القلوب ثبت قلبنا على دينك ثبت قلبنا على دينك ثبت قلبنا على دينك. یا ڕەبی خۆی گەورە داوا لێ دەکەین ئەو کەسانی کە ئیسە پەککەوتن لێ جێگەدا کەوتون نەخۆشن ناساغن یا ڕەبی خۆی پرۆگار ڕەحمێ پێ بگەیت و شیفایان بۆ بنێری. هەر ماڵی کێشە و مەشاکیلێکی تایە یا ڕەبی خۆی گەورە بۆیان حەلکەی. یا ڕەبی خۆی گەورە هەر گەنجێک کە خێزانی پێک نەهێناوە بۆی ئاسانکەی و هەر کەسێکیش تازە هێناوێتی خۆی پرۆگار ژیانێکی بەختەوەری بەنسیب بکەی. ئەو ئافرەتانی کە شویان نەکردووە تاوەکو ئیسە کەسانێکی باش بە نسیبیان بکەیت یا ئەڵڵاه و یا ڕەحمان و یا ڕەحیم.
یا ڕەبی خۆی گەورە داوا لێ دەکەین لە سزای گۆڕ بە دوورمان بکەی لە سزای گۆڕ بە دوورمان بکەی لە سزای گۆڕ بە دوورمان بکەی کە ئەوە یەکەم مەرحەلەیە لە کاتێکا کە ئەمان کەنە ناو ئەو گۆڕەوە یا ڕەبی خۆی گەورە داوا لێ دەکەین جوابی ئەو مەلایکەتانە بدەینەوە لە کاتێکا کە پرسیارمان لێ دەکەن لەبارەی دینمانەوە لەبارەی خواکەمانەوە لەبارەی پێغەمبەرەکەمانەوە یا ڕەبی خۆی گەورە قەبرەکەمان بۆ بکەی بە باخێ لە باخەکانی بەهەشت لەو کەسانە بین کە فیردەوس الأعلامان بەنسیب ئەەکەی یا ڕەبی خۆی فیردەوس الأعلامان بەنسیب بکەی یا ڕەبی خۆی فیردەوس الأعلامان بەنسیب بکەی یا ڕەبی خۆی گەورە داوا لێ دەکەین لە ئاگری دۆزەخ بە دوورمان کەی لە ئاگری دۆزەخ بە دوورمان کەی لە ئاگری دۆزەخ بە دوورمان کەی لەو ڕۆژەی کە خەڵک ئەوەسن کە هەر ڕۆژێکی ئەوێ 50,000 ساڵە یا ڕەبی خۆی لەو ڕۆژەدا لەجێ سێبەری عەرشی خۆتە حەشرمان بکەی ڕەحمان پێ بکەی لەو کەسانە بین کە بەبێ لێپرسینە لەگەڵ پێغەمبەرەکەتا بچینە ناو بەهەشتەوە یا ئەڵڵاه و یا ڕەحمان و یا ڕەحیم یا ڕەبی خۆی پرۆرگا داوا لێ دەکەین شەوەکانی قەدریشمان بەنسیب بکەی شەوەکانی قەدرمان بەنسیب بکەی شەوەکانی قەدرمان بەنسیب بکەی لە کاتێکا کە مانگی ڕەمەزان تەواو ئەبێت لەو کەسانە ئێمە ئەژماردە بکەی کە قەڵەمی عافوت هێنابێ بەسەر هەموو گوناه و تاوانەکانمانە یا ئەڵڵاه ڕەحم بە باوکمان بکەی ڕەحم بە دایکمان بکەی ڕەحم بە خێزانمان بکەی ڕەحم بە منداڵەکانمان بکەی یا ئەڵڵاه یا ڕەبی خۆی پرۆرگا داوا لێ دەکەین ڕەحم بە جەمیعی مسلمانان بکەی ڕەحم بە مسلمانانی غەزە بکەی یا ڕەبی خۆیە سەر ئەم ئیسلامە لە ناوبەری جوولەکە لە ناوبەری یا ئەڵڵاه و یا ڕەحمان و یا ڕەحیم زەوی لە ژێر پێیانە بلەرزێنیت لە ئاسمانەوە ئاگر ببارێنی بەسەریانە یا ڕەبی خۆی گەورە نەسڕەتی خۆت بگێڕیتەوە بۆم ئیسلامە نەسڕەتی خۆت بگێڕیتەوە بۆم ئیسلامە نەسڕەتی خۆت بگێڕیتەوە بۆ ئەم ئیسلامە ئەم ئیسلامە ئیمڕۆکە زۆر لە غوربەتایە یا ئەڵڵاه لە غەیری تۆ ئێمە هانا بۆ هیچ کەسێکی تر نابین غەیری تۆش نەبێ هیچ کەسێکی تر ناتوانێ ئەم دینەی خۆت سەرکەوتوو بکە یا ڕەبی خۆی گەورە داوا لێ دەکەین ئەم دینە سەرکەوتوو بکەی نەسڕەتی ئیسلامان بۆ بگێڕیتەوە یا ئەڵڵاه یا ڕەبی خۆی گەورە داوا لێ دەکەین دوعاکانیشمان قبول بکەیت آمین آمین والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته خۆرزە خێربەتەوە خۆزات جناب ماوەستای خی گەورە لە هەموو لایەکمانی قبول کرد بێت خی پرۆرگار لە ڕۆژی قیامەتە لەژێ سێبەری عەرشی خۆیان حەشرمان بکات و لە نزیکەکانی خۆی بین زۆر بەڕێز مامۆستا سوران سەمیح پێشنێژ و تارخێن سوپاس دەکەین کە لەم بەشەی بەرنامە لە گوڵستان لەگەڵمان بوویت خی گەورە سەلامەتاکە ئینشاءالله سەربەز بن لە دنیا و قیامەتە بەڕێزان و خۆشەویستان ناوبڕێک وەردەگرین دواتر تەوەرەکانی گوڵستان بەردەوامی دەبێ دووبارە سڵاوتان لێبێ خۆشەویستان مامۆستا شێخ لە ناو مەطبەخەکەی شێفیەوە هاتینەوە ئەو جارە بەخێر بێنەوە یاڕێ بسەلام شێف دیار جان ئەم کولیچێ دەنگ و باسی چییە ئەمە نازانم ئەمە من هێنامە لە هەولێرەوە ئەی ماشەڵڵا تۆ لە هەولێرەوە؟ بەڵێ مامۆستا شێخ بەڵێ ئەو جارە دەست و دیاریمان ئەو کولیسەیە طبعاً لە هەولێرێ بۆن و بەرامەی جەژن دەستی پێکردیە بەڵێ 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 زۆربەی ئەوانەی کە طبعاً لەوێ عادەتەکەی کەمتر ئەو کولیسەی دەرێ دەکڕن ئەوە دەستکردی ماڵانە باڵێ هی ماڵەوە ئەوە خێزانی مامۆسایدفان بەرپرسی نووسنگی هەولێری کەناڵی ئاسمانی پەیام بەڵێ ماشەڵڵا دروستی کردیە ئەنجا باشەکەی ئەوەیە ئەوەی وەسفی کردیە نەم خواردی جارێ بەڵێ بەڵێ بەبێ شەکرا بەبێ شەکر بەڵێ ئەنجا هەر سێ جۆری خورما هەیە حەزیرێ خوورمابی و گوێز مشروبی لوقمیش شوروبی حاضری چەکسەری بینەوە ئەنجاوە لەگەر چبی خۆی مامۆستا شێخ شەربەت لەگەر شەربەتێکی هەناریش ینی فرێش ئەوە شەربەتی هەناری فرێشە ئەو شەر دەستکردی خۆیانە لەگەڵ شەربەتی خاڵقیشە ها زۆر بەرەزێتە وانە چۆن زۆر زۆر هەناربی و فرێژبی دواتر خاڵقی هەم مێوژەکە هە دوو ڕەنگەکارە وڵا زۆر ئەوڵە سەبوو بە سێ ڕەنگ ئەمنی چەند دەکشتم پێ ها منافەسی شێفی دەکەم تاوان خەریکی پێت بەس کاک ئاریان شتێکی تری و بڵێ. هەفتەکەی تریشنا پێ نەمێنێت دەیگوبوردەوردە نا بەڕاستە ناوەڵە سوپرایزمان زۆرە بەزەوە خلاصتەوە تاوان ڕەمەزان وڵە دەی شێف بابێنە سەپرایزەکانی من بەڵێ پەرمو من تەپسیەکەم دروست کردووە بەبێ ڕۆن بەبێ چەوری تەپسیەکە کرێتە نافڕنەوە هیچ شتێکی سوور ناکرێتەوە قات بە قات جوان قیمەشی تایە پایجانی تایە کولەکەی تایە بیبەری تایە تەماتەیە لیمۆیە جوان خواست دیارە بەڵێ بە زیرە
بە پاپریکا بەڵێ ئۆریگانۆشتیان دەمینێەوە ئێوارەی ئینشاءڵڵا ئارەوەڵڵا باش ئەو دەمینێتەوە جاوا کرێتە فڕنەکەەوە لەو فڕنە جوانە برژێت ئەمە ئامادابێ لەگەڵ ئەوەیە ساوەرێکمان کردو بە زعفران بەڵێ باشە برنجێکی درێژیشوی دۆرفیسیمان کردو ساوەرەکەشی هەر دۆرفیسیە بەڵام میوەکە خۆماڵی هیچ کۆمبانێنی میوەشتێکی عجیب دروست کرد میوەیە هەرێکی کتابەرەکەی باشە بە خۆتان ئامادەیە بە شێوازێکی گوڵ ڕۆینەوە درستم کردووە بەداخەوە کە تۆ زۆری کا لەگەڵێمانە نیت ماوەسە شیخدنا پێشم دەرێن گوتیتی ئەمن میوانم ئێوارێ داوەتم لە ڕاپەڕی نازانم ئەوجا دەژێت دەمین ئەوە دوێنێ بوو وڵا ئەوە دوێرە بۆ چێشخانێک داوات بوو باش بەڵام ئەمڕۆژ داوەتم بەڵام دەمێنانەخۆم باش زۆر باش خزمەتان ئەوانە ئەو ڕۆنەی کە بەکارەتی هینایە ئەو ئەوانە باسێکمان لەو بکە ئەو بێگوانێمە هەرزەیتی کاشۆ بەکارهێنین بەڵێ بۆ برنجەکانمان بۆ زۆربی خواردنەکانمان بۆ سەڵاتە بە هەمان شێوە بەڵێ وە لەگەڵیشە ئێمە بەهاراتی ئامینەمانێ بەکارهێنی بۆ زۆربەی بەرهەمەکان خواردنەکانی ئێمە بەکارهێنی هاراتی ئەمینە و بەکارێناوە بۆ دوو نوعین بەکارهێنا لە سیرەکە بەکارهێناوە لە تونەکەین بەکارهێناوە و لەگەڵ ئەوەشا ئێمە هەم ساوەرەکە هەم برنجەکە دوۆن فیسیە شعریشم تێکرد و شعریەکەشمان هەر دوۆن فیسیە لەتکەنەوەکەشمان هەر دوۆن فیسیە مهمە شەربەتەکەشمان خاڵقیە خاڵقیە ئەوش سا ڕازێنینەوە تەرتیباتی جوانێکی بە بەربان ئینشاءڵڵا هەموو ماڵەکەمە هەر دواتر دەگەڕێنەوە ماوەسە شێخ میوانەکەی کەمان ئامادەیە لەسەر مۆڵەتی جەنابەت با من بە خێراتنی بکەم باسی ئافرەتی پێشنگ لە بەڕێوردنی ماڵ کە هەوێنی خێزانێکی سەرکەوتووە خات و کوردە ئەحمەد فەرموو خاتون سڵاو دەبێ بەخێر بێ زۆر سپاس دەکەین خێر بێ یاخوا بەخێر بێن یاخوا بەخێر بێن زۆر بەڕێزم بەخێر بێن یاخوا سپاسانەکەم لەگەڵ ئەو چەند ڕۆژەی ڕەمەزان چۆن بوون سپاس بخوا سڵاو ڕێزم هەیە بۆ جەنابتانەوە بۆ تەواوی بینێر و بیسەرەکانتان و بەخراتی مانگی ڕەمەزان و شەوانی قەدر لە هەموو لایەک مبارەک بێ و ئیشەڵا بە تەندروستی باش و بە قوبوڵبوونی دوعا و نزاکانمانەوە بە پاڕاناوەکانمانەوە لە لای خۆی میهرەبان ئینشاءڵڵا بەڕێز جەنابی کوردە ئەحمەد ڕێنماییکاری خێزانی پێمان خۆشە کە جەنابتان لەسەر چۆن ئافرەتی ئێمە پێشەنگ بێت و لە شێوازی بەڕێوەبردننی ماڵە چۆن بتوانێت هاوسەنگی هەڵی بگرێت چۆن بتوانێت هەوێنی خۆشەویستی و سەرکەوتن بێ بۆ خێزانەکەی دروستە یەکێک لە بابەتە زۆر گرنگەکان لە ژیانی هەر خێزانێکە ئەوەیە کە پەیوەندیەکی هاوسەنگ هەبێت لە نێوان دایک و باوکەکە یاخودیان دوو هاوسەرەکەیە کە ئەوە بەمانای سەرکەوتنی خێزانەکە دێت و دواتریش هەموو کۆمەلگایەک لە چەند خێزانێک پێکاتوە هەر خێزانەکان بەختەوەر بوون بەمانای ئاشتەوایی کۆمەڵاتی دێ لە ناو کۆمەلگەکەیە بۆیە ئێمە بەلامانەوە گرنگە کە هەم خانمانیش لە ناو پەیوەندی هاوسەرگیریە و هەم پیاوانیش بە هەمان شێوە بتوانن بە هاوسەنگی ئیداری ئەو پەیوەندیە بدەن خانمان لەبەرەوەی کاتێکی زیاتر لە ناو ماڵ و بەڕێوەبردننی ئیدارەدانی ماڵەوەن و بەرکەوتنیان زیاترە لەگەڵ پەروەردەکردنی مناڵەکانە بۆیە زیاتر دەتوانرێ یارمەتی دەربێ بۆی کەش و هەوایەکی خەزانی باشتر بەرهەم بێنی پێشکەشی خەزانەکەی بکە چونکە سروشتی ژن خی گەورەوە دروستی کردووە کە میهرەبان بێ کە خۆشەویستی ببەخشێ و بتوانێت لە ڕێگەی زماشیرینی و ئەو پەیوەندی خێزانە بەهێزتر بکە و لە ڕێگەی ئەو چۆنەڵێ ئەو ڕووناکی و ئەو پێشەنگیەی کە لە ژیانی کەسەکە هەیە کاریگەری بکاتە سەر پەروەردەی مناڵەکەی و هەمان کاتیشە ماندووبوون و ئەرک و بەرپرسیارەتێکی هاوسەری لە ڕۆژەکەیە کە بەردەوام ماندوو بووە بتوانێت لە ناو خێزانەکە ببێتە لانەیەکی ئارام و بە خۆشەویستیەوە کاتەکانی خەزان بەسەر بەرن بۆی یەکێ لە بنەما گرنگەکان سپاس بۆخوا کە دینەکەشمان زۆر پاڵپشتی ئەولانەی کردوانی یەکێک لەو جیاوازیانی کە لە خاڵی سەرەتاوە دەستی پێکردو ئەوەیە کە پێشتر ژنان قبولکراو نەبوون زیندە بە چاڵ دەکران بەڵام سپاس بۆخوا دینی ئیسلام ئەو بۆچوونەی گۆڕی کە ئەو شێوازە بیرکردنەوەی لە تەواوی کۆمەلگەکەیان گۆڕی کە ژنانیش بەشێکن لە کۆمەلگە و هاوشانی پیاوان مافی ژیانکردنیان هەیە و مافی دروستکردنی خێزانی بەختەوەریان هەیە بەڵێ کوردەخەن جنابتان وەکو ئافرەتێکە ئەتوان ڕێنمایی خێزانەکان بکەن جنابتان
پێمە خۆشە بزانین چۆن ئافرەت توانێت هاوسەنگی ڕابگرێ بە تایبەتی لە مانگی ڕەمەزانە کە ڕەمەزان ڕەنگە ماوسەحابە ینی ئەرکی ئافرەت زۆر قرسر پیا ینی سێرەکەی بە خێوکردنی مناڵە حل لە بەیانیەوە بێ خەمی چێشتی ئێوارە بخوابزانانی چی بکات پرس و ڕابکات زانانی چیان پێخۆش بۆیان ئامادە بکات خواردنەکەی زۆر باش بێت ئەویش بە ڕۆژۆک و ئەندامانی تری خێزانەکە جاریەوە هەیە بڵین احتیمال هەیە تامی شتێک تەواو نەبێت ینی یان بۆکو پێویست ینی تامی خۆش نەبێ بەڵام ئەم ئافرەتە چۆن توانێم هاوسەنگیە و هەروەها ئیشەکانی تری ماڵی و هەروەها بە ڕۆژوبوونەکەی خۆشی ڕابگرێت سەرباری ئەوەی کە جەنابەت باست کرد لە هەر هەمووی گرنگتر ئەوەیە کە هیلاکی و ماندووبوونی ڕۆژوەکەی کاریگەری نەکاتە سەر ئەو مناڵە بچووکانی کە هێشتا نەچوونەتە قۆناغی بە ڕۆژوبوونەوە بۆی هەز نەکەن ئەمە بارگرانیە بەڵکو بە خۆشەویستیەوە پێشوازی لەو دۆخە بکەن لەم مانگە پیرۆزە بکەن بۆیە جارێکی تر ئەوەش دەبێتە دۆخە دەرونیەکەش جارێکی تر بارگرانێکی تر دروست ئەکا ڕاستە لەگەڵەوەی کە جەنابەت فەرموود ئەم هەموو بارگرانیان دروست ئەبێ لە مانگی ڕەمەزانە و ڕەنگە لە کاتەکانی تریشا خۆشبەختانە ئێستا ژمارێکی زۆر ژنان لە دەرەوە کار دەکەن و کاری سەربەخۆ خۆیان هەیە و دەتوانن لە مانگی ڕەمەزانە هەم ئیدامی کارەکەشیان بدەن و هەم ئەم بەرپرسیارەتە خێزانی کە لە ئەستۆیانە چونکە بمانێ و نەمانەوە کللتوری مانگی ڕەمەزان بۆتە کللتورێک لە ناو خێزانەکانە دەبێت پێشوازیەکەی لە خێزانەوە وەری ئەگری کە چەندێک بە جوانی لە ناو تاکەکانە گەشە بکات وە بە خۆشەویستی و پێشوازی لێ بکرێت بۆیە یەکێکی تر لە وەزیفەکانی ژنان لە مانگی ڕەمەزانە چۆن بتوانێت ئیداری پەیوەندیەکە بدات و ئەو بارە دەرونی کە هەیەی بە ئارامی بیهێڵێتەوە لە پێناو خۆشگوزرانی خێزانەکەیە و بەڕێکردنی ئەم مانگە بە چێژوەرگرتنەوە بۆ مناڵەکانی ینی چێژ و خۆشەویستێکی تایبەتی بۆ ببەخشێ خی گەورەش لەم دۆخەشە بە هەمان شێوە پاڵپشتی ژنان دەکات توانە و ئیرادەیەکی زۆر باشتری بە ژنان بەخشیەوە چونکە بە توێژینۆژ ئەمە سەلمراوە کە ژنان دەتوان چەند کارێک بکەن لێ کاتە و بە کارەکانیشان سەرکەوتوو ببن ئەمەش ڕەنگە سەختیەک بێ بەڵام مانای ئەوە نیە ناتوانن کارەکە بکەن بەڵکو زۆرینەی جار ئەو خواردنی کە ئامادەی کردووە زۆر لە جارەکانی تر باشتر دەرچووە و پێشوازی و سفرەی ڕەمەزان جۆرێک لە موبارەکی لە نووری تایە چونکە ئێمە خۆمان کۆمەلگەیەکی مسلمانی کاتێکدا دۆخەکانی ترا نەتوانی لەسەر سفرە کۆبینەوە بەڵام بە ئیجباری لە کاتی مانگی ڕەمەزانە لە ژەمی ئێوارەیە هەمومان لەسەر سفرەی خێزانەکە کۆبینەوە بۆیە سەنگینی و سەلیقەی ژنان ئەلێرا دەرئەکەوێت کە میهرەبانی خۆیان تێکەڵی هەموو هەنگاوەکانی مانگی ڕەمەزان بکەن تێکەڵی نوێژ و تاعاتەکانیان بکەن بە پەرۆشی و بۆ مناڵەکانیان ببەخشنەوە بە پەرۆشیەوە باسی ئەرک و مافەکانی مانگی ڕەمەزان و ئەرک و مافەکانی بەجێهێنانی ڕوکنەکانی دین بۆ مناڵەکانیان بە شێوەیەک بکەن کە خۆشەویستی تیا بچێنێ کە ئارەزوویەکی تیا بچێنێ چونکە ڕەنگە هەموو کاتێک نەکرێ جگە لە مانگی ڕەمەزان بچینە مزگەوت و ئەو مەراسیمە تایبەتانی کە پێویستە بۆ مانگی ڕەمەزان دەستەبەر ببێ لە مانگەکانی تیا بۆیە کە بە دڵ و دەرونێکی ئارامەوە بە دڵ و دەرونێکی میهرەبانەوە پێشوازی لەم بۆ نەتایبەتەکرا بێگومان مناڵەکانیشمان بە جوانترین شێوە بە ناخێکی پڕ لە ئارامیەوە پێشوازی لە مانگی ڕەمەزانەکەی ینی چەند ساڵی ڕابردوو لە ناخۆشترین گەرماکانی ساڵە ئێمە بەڕۆژووە بووین و لەگەڵیشیا ئەمانتوانی بەو ڕۆژە درێژە کە زۆرترین کات ئەبوو بە گرمترین ڕۆژی ساڵ ئێمە دەمانتوانی بە ڕۆژوو بین و ئەشمانتوانی بەڵێ ینی ئەوەندە کاتەکە درێژ بوو بەڵام لەگەڵەوەشا لەبەرەوەی لە خودی خێزانەکە هەمووبان بە پێشوازێکی گەرمەوە پێشوازی لە مانگی ڕەمەزان دەکەین و ژنانیش دێپەنجێکی جوانیان هەیە لەو بابەتەوە دەکرێت بە ئیرادە و بە خواستێکی باشترەوە پێشوازی بکەین. بڵێ خات کووردە ئەمە چەند ڕۆژێکمان مایە لە بۆ جەژن بێگومان لە بەشێکی زۆری خانمان ینی وەک بڵێ بارێکی نەئاسایی مامۆستا شێخ دروست دەبێت لە ماڵەوە چۆن بتوان ئەو یعنی وەکو ڕێنمایی کارێکی خێزانی ئامۆژگاری ئافرەتان دەکەی کە باڵانسێک ڕابگرن لە نێوان ئەوەی هەم ئەو ئەرکیان لەسەر کە ئامادەکاریەک بکەن لە بۆ جەژن لە دروستکردنی هەندێک شیرینی ڕەنگە لە خاوێنکردنەوەی ناو ماڵ ڕەنگە هەندێک پێداویستی دیکەی بازار هەبی لە بۆ منداڵەکان چۆن بتوان باڵانسێک ڕابگرن کە ڕۆژەکان نە ئاسایی نەبێ
دروستە یەکێک لەو بابەتانەی کە جارێکی تر فشارێکی تر دروستەکە بۆ ژنان ئەوەیە لە کۆتاکانی مانگی ڕەمەزان و لە مەراسیمی ئامادەکردنی پێشوازی جەژنا کۆمەڵێک فشارێکی تر بۆ ژنان دروست ئەبێتەوە بەڵام ئەوەی کە جوانترینە ئەوەیە کە ئەگەر ئێمە خۆمان بتوانین بە جۆرێک مامەڵە لەگەڵ جۆخەکە بکەین ینی کۆتایە ڕۆژەکان بکەین بە دەرفەتی بۆ خۆشکردنی ماڵەکەمان نەک هەموو ئەبینین ڕۆژانە ئەبینین کە ژنان بە تاوەتی هیلاگە بن بە ئامادەکاری بۆ مانگی ڕەمەزان و زۆر زیاد لە پێویست پاکوتەمیزی و پاک و خاوێن ڕاگرنیانی چەند دیمەنێکیش هەیە لە ڕۆژانە ئەیبینین کە چۆن کەوانتەرون هەموو شتێک دەرەهێنن ینی هەندێک جار گرفت دروست دەبێت لەگەڵ پیاوە بەڵێ هەندێک جار بەرێکەوتنەکە دروست دەبێت کە ئەم کارانە کارێکی پێویست نین بۆ ئەو مانگە بەڵکو تەنها ئامادەکردن پێشوازیکردن بە بۆن خۆشکردنی ماڵکەیەکێکە لەو شتانی کە بەردەوام دینەکەمان ئاماژەی پێدا بۆن خۆشکردنی ماڵەیەکێک بە لە پێویستیەکانمان و پاک خاوێن ڕاگررتنی ماڵ هەمیشە دروستە ینی هەمیشە بەردەست بووە من هیوادارم ئەم بابەتە کللتوری کە هاتوۆتە ناو بابەتە دینیەکەوە بە جۆرێک بێ کاریگەری نەکاتە سەرخانمان بەڵکو بتوانن ئەمە بکات بە دەرگایەک بۆی چۆنەڵێ ئامادە سازیەک بێ هەم کڕینی پێداویستیەکانی جەژن و هەم پێداویستیەکانی پەروەردەی مناڵەکە دەرگا خۆشکەرێک بێ بۆ ئاشتەوایی خەزانی و بۆ ئامادەکاری جەژن خۆی کوردەخان کێشە گەورەکە لێ دروستە بێت یان لە خێزانە جاری وهەیە ئافرەت بە تەبیعەتی ئیشەکەی خۆی حەزەکات تەواو لە نزیکی جەژنە ماڵەکەی تاو پاکاتەوە بۆی پیس نەبێتەوە پەنجەرەکان و ئیتریانی هەموو ئیشەکان بکە لە هەمان کاتە حەزشەکات آخر مۆدی بۆ مناڵەکانی لە دەوری جەژنا زیاترێتە ناو بازار بیکڕێ لە هەمان کاتە شەوانی قەدرە ڕەمەزانە اینجا زەختێکی زۆری لەسەر ئەم ئافرەتە تاوان تحملی ئەم هەموو زەختە ناکات جارێەوە هەیە جارێ کێشە دروستە بێ لە بینی ناو خێزانەکەیە تو ڕەبوون لەیان ئەفرەتە دروستە بۆ حاڵەتە ئەکرێ هەندێ لەو ئیشانە پێش ئەم دەڕۆژە لە ئێستاوە یانیەوە ئێستا 6 ڕۆژ بەماوە بۆ جەژن هەندێکیان بکە بۆی هەو زەختە گەورەیە لە دووسی ڕۆژی کۆتاییە بۆ ئەو ئافرەتە دروست نەبێت خۆی یەکێک لە بابەتە گرنگەکان ئەوەی کە جەنابەت فەرموودڕێک ئەوەیە بابەتە کللتوریەکەمان زۆر تێکەڵاو کردووە لەگەڵ پرۆسی مانگی ڕەمەزانە ڕاستە ئێمە لە جێژنا پێشوازی لە ئازیزانمانەکەین بەڵام ئازیزەکە هەموو ماڵەکەمان ناگەڕێ تەنها شوێنێکی دیاریکراو هەیە و چەند کاتێکی کەمی شەمێنێتەوە یعنی ئەوەی کە جوانە لە کللتوری جەژنا ئەوەیە لە ماوەی ڕۆژێکا دەتوانی زۆرترین ئازیزانت بەسەر بکەیتەوە کە لە ڕۆژەکانی ترا ئەم دەرفەتت بۆ دروست نابێ بۆیە مادەم شێوازی جەژنمان و کللتوریە جوانەکە ئەوەیە کە بتوانین ئامادەسازیە بکەین بە بینینی ئازیزانەوە ئەو شارە زۆرە لەسەر خۆمان دروست نەکەین کە نەتوانین تام و چێژی هەم ڕۆژەکانی کۆتایی مانگی ڕەمەزانکە کە خێر و بەرەکەتێکی زۆری تێدا و هەم ئەو پێداویستیانی کە مناڵەکان پێشوازی لەکەن بۆ جەژن چونکە ئەمە کللتورێکە بۆ مناڵەکە گرنگترە حەز بەوە بکات کە ڕاستە هیلاکبوونی مانگی ڕەمەزان هەیە بەڵام لە دوای ئەوەشەوە جەژن دیێ و جەژنی شیرینی تایە و جەژنی جوانی تایە ئازیزانە بینی و یعنی ئەمە کللتورێکی جوانە بۆ مناڵانی کە خوارد تەمەنی 18 ساڵن بۆی هەم خۆشەویستی دینەکە زیاتر لە دڵیان نابچەسبێ و هەم پەیوەندی کۆمەڵاتەکە زیاتر چۆختر ببێتەوە ئێمە دەمانەوێت کەمترین بەرکەوتنی هەبێت لە ناو خێزانەکە لە بەرامبەر هەردوو هاوسەرەکە چونکە بتێونێتەوە جیاوازی بیرکردنەوە جیاوازی ڕۆبایلۆژیەکە جیاوازی ژینکە ژیانەکە زۆر جیاوازی لە نێوان دوو هاوسەرەکە دروست کردووە جوانترینەکە ئەوەیە کە ئێمە جیاوازیەکانی یەکترمان قوبوڵ بێ کەمترین فشار و زبری لە نێوان پەیوەندی نێوان دوو هاوسەرەکەیا بێ ئمە خۆمان دەزانی لەم کاتانە دۆ خوشارێکی زیاتر لەسەر ژنانە هاوسەرەکە ئەگەر حەکیمی نەبێ و ڕەچاوی ئەم دۆخە دەرونی ژنەکەی نەکاو تەنها ئاگای لە کورتوتەنی خۆمان مەعیدەی بێکە برسیەتی بێگومان بەرکەوتن دروستەکە بۆیە کاتێک بێ لە پێشنگبوونی ئافرە دەکەینەوە ئەبێ ئەومان لە یاد بێ کە کۆمەڵی کەسی باش پیاوی باش لە پشتیەوە هەبن بۆی بتوانێت کارەکانی بە باشترین شێوە پێشکەش بکات چونکە هەمیشە وتراوە کاتێک ژنێک بەختەوەر بێ خێزانێک بەختەوەر بێ کاتێ دایکێک خوێندەوار بێ خێزانێک خوێندەوارە بێ یعنی کلیلی ژیانکردن کلیلی بەختەوەرەکانی خێزان لە ئارامی دەرونی دایکەکایە یعنی هەر یەک لە ئێمە کاتێک دایکی نەخۆشە بێت چ جۆرێکی هەیە ماڵەکە هەست بە جۆرێک لە نامۆبوونەکە هەست بە جۆرێک لە نەڕەحەتبوونەکە هەموو ئەندامانی خێزانەکە بەڵام کاتێ باوک نەخۆشە بێ هەموو بە زۆر لە دەوری کۆبنەوە سۆزی پێبەخشن میهرەبانی پێبەخشن دایک وەژن
پایەکی زۆر گرنگە لە ناو ژیانی خێزانیە و زۆر گرنگە ئەم پشتیوانیکردە لە بەرەوەی فشارەکانی هەم کللتوریش و هەم سروشتی ژیانکردن بەڕاستی ئێستا دۆخێکی جیاوازترە هەم ژنا لە دەرەوە کاری سربەخۆی خۆیان هەیە و لە ناو خێزانیشە هەموو بەرپرسیارەتەکانی خێزان و بە پەروەردەکردنی مناڵیشەوە لە ئەستۆ دەگرن پێویستی بە پاڵپشتی و پێشتیوانی هەم هاوسەرەکەیەتی هەم براکێتی هەم باوکێتی و دوجاریش مناڵەکانی ببن بە قەڵایەکی بەهێز بۆ جوانکردنی ژیانی پەیوەندی خێزان. بەڵێ خات کوردە ئێستا لە دنیای ئێستا کە دنیای تەکنەلۆژیا و ڕەنگە سوسیال میدیا بێ بەشێک لە ئافرەتان بانەڕێ بوونەتە پێشنگ بەڵام دیارن کە خەڵک زۆر چاویان لێ دەکا بە حکمی ئەوەی جەنابەت لە نێو ڕەنگە کێشەیەکی زۆری خێزانی بیوەکو ڕێنماییکاری خێزانی تا چەند ئەم ئافرەتانە بوونەتە گرفت لە نێو خێزانەکان کە جۆرێک لە نمایش نیشان دەدەن کە لە ئەرزی واقعدا لە واقعدا ژیان بەو شێوازە نیە با پرسیارەکە بەو شێوازە لێ بکەم ئافرەتانی ئێمە چێ بکەنە پێشەنجی خۆیان چاو لە چێ بکەن لە ئەوەی خێزانێکی سەرکەوتویان هەبێ لە ڕاستیە بابەتێکی زۆر زۆر گرنگت باس کرد دەستت خۆش بێت چکە بەڕاستی ئێمە لەم دۆخەیە پێویستمان بۆ هەیە ئێمە ئەگەر بمانەوێت مناڵەکانمان بە جوانی پەروەردەکەین لەو ئامانەتە کە ئێستا لە خێزانەکانمانە هەیە مناڵەکانمان ئامانەتێکن میوانێکن لە ماڵەکەمان پێویستیان بەوە هەیە کە جوانترین پەروەردەیان بکەین کاتێک ئێمە بە هەموو جوانی و ڕاستی و باشی و خراپیەکانمان بوون بە ڕێنشان دەرێ بۆ مناڵەکانمان بە دڵنیاییەوە یەکەم سەرکردا بۆ ژیانی مناڵەکە دایک و باوکەکە خۆیە بێت ینی دایک و باوکەکە دەبێتە پێشەنگی ژیانی هەریەک لە مناڵەکە ئەگەر دیقەت بێ ئەو کەسانەشی کە لە کەسانی دیار و سەرکەوتون کاتێک باسی چیرۆکی ژیانیانەکی گوێرەگری لەوەی کە دایکێکی زۆر سەرکەوتوی هەبووە باوکێکی زۆر پاڵپشتی هەبووە خێزان پایەکی زۆر گرنگە لە ناو ژیانی هەریەک لە مرۆڤەکانە یعنی ئەوەی کە بەتایبەت بۆ ئێمە وەکو میلەتی کورکە زۆرینەی مافەکانمان هێشتا بەدەستنێناوە ئەوەی تا ئێستا بە بەهێزی هێشتوونێتەوە ئەوەی پێگەی خێزانیمان زۆر بەهێزە ئێمە ڕێزی خێزان زۆر زۆر گرنگە لە لامان و زۆر بایەخی پێ دەدەین بۆیە یەکەم سەرکردە لە ژیانی هەریەک لە تاکەکانە حتمما دایک و باوکەکە خۆیەتی بۆیە گرنگە ئێمە لە پەروەردەکردنمانە تاکێکی ئەوەندە جوان دروست بکەین ئەو ئامانەتە ئەوەندە بە باشی بنیاد بنین ئەگەر کێش و گرفتێک لە کەساتی خۆمانە هەیە لەبەر خاتی مناڵەکانمان گۆڕانکاری تیا بکەین بۆ ئەوی پەروەردەکەمان دروستتر بێ ئەو ئازاری ئێمە وەکو دایک و باوک لە تەمەنێکا کە پێویستمان بە دەعمێکی و هاوکارێکی معنەوی بووە لە دەستمان نەکەوتووە مناڵەکانمان هەمان دۆخیان بۆ دووبارە نەبێتەوە یەکەم سەرکردەکە دایک و باوک بوو بۆ ژیانی مناڵەکەی بە دڵنیایی و کەساتێکی بەهێزی دەستەکەوێت و دوجاریش ئەگەڕێ خۆی بە جۆرێک لە بڕیاردان دروست ئەبێ لە ناخی خۆیان ئەگەڕێ بتوە ئەو کەسانەیە کە پێشەنگن بەڕاستی بە نمایشی پێشەنگی ئەگەن لە ژیانی خۆیاندا و هەر کەسێکیش لە خانمەکان خۆشبەختانە ژمارێکی زۆر لە خانمانی پێشەنگ هەن و توانیویانە کاری باش و کاری جوان پێشکەش بە کۆمەڵگا بکەن بە دڵنیایە ئەوانیش کۆمەڵێ پیاوی باش هاوسەری باش برای باش لە پشتیانەوە هەبووە کە توانیوێتی بێتە مەیدان کللتوری ئێمەش لە کللتوری کۆمەڵگەی کوردیا هەمیشە کۆمەڵی ئافرەتی زۆر باشمان هەبووەکە کە جێگەی شانازیمانن عادی لە خانم یەکێکە لەو نمونانی کە توانێتی سوپاب جوڵەنێ حەفسەخانی نەقیب کە یەکێکە لەو خانمانی هەمومان قەرزاری ئەوی کە دەرگای ماڵەکەی خۆی کردەوە بە ڕووی خوێندەوارکردنی کچانە کە بووە خاڵێکی وەرچەرخان لە مێژوو ژیانی کوردە بە شێوەیەکی گشتیانی ئەوەندە خاڵێکی جەوهرەی دروست کرد لە دوای دروستبوونی دەوڵەتی عێراق ئەنجابێت لە دروستکردن و خوێندەوارکردنی کچان کرایە و لە کاتێکە ئەو لە پێشتر بیری لەو پرۆسەیە کردەوە بۆیە لە کۆمەڵگەی ئێمەیە سوپاس بۆخوا لەبەرەوەی کۆمەڵێک پیاوی باشان ینی ئەمە بە بەراورد بە کۆمەڵگەکانی تر کۆمەڵێک پیاوی باشە لە ناو کۆمەڵگەیە کە هەمیشە پشتیوانی ژنەکانن هەمیشە پاڵپشتی ژنەکان بوون بۆی بتوانن جێکە پەنجێکی تریا دەست بکەوێت یعنی بە شێوەیەکی گشتی ئێمە ڕۆژانە گوێمان لەوا بێ کە کوشتن هەیە کە ئاماری کوشتن بڵاوەکرێتەوە کە ئاماری تونند و تیژەکان بڵاوکرێتەوە هێشتا ئەو ئامارەی کە هەیە بە بەراورد بە کۆمەڵگەکانی تر چواردە وەرمان با هیچ دوور نەکەینەوە کۆمەڵگەکانی چواردە وەرمان هێشتا ناگاتەوە ئاستەی کە وەکو ئامەر ئاماژە پێ بکری ئەمە بۆچی ئەمە لەبەرەوەی ئێمە
گرنگێکی زۆر بە خێزان ئەدەین و پەتاکەکانمان بە جۆرێ پەروەرداکەین کە بتوانن تاکێکی تەندروست بن. ڕاستە لە دروستبوونی ئەم قەیرانانە کۆمەڵێک گرفت ڕووی لە هەمووان کردووە، بەڵام بەهێزی و مانەوەی پەیوەندی خێزانێکە و بەهێزی و سەرکەوتنی و دوو هاوسەرەکە لە ناو پرۆسی ژیانکردنی پەیوەندی هاوسەریە و دواجاریش بەخشینی پەروەردەیەکی جوان بە مناڵەکانمان بە دڵنیایەوە کۆمەلگە بە بەهێزیە دەمێنێتەوە و هەم پیاوی هۆشمەند و ژنی پێشەنگیشمان دروست دەبێت. ڕەنگ کاتمەکەم بڵێ پرسیارێکی نازەمەکو کۆتایی ئەگەر کەمی مابێ لە توش دەست پێکم ماوەسەڵحەوە بڵێ ئێوە بینتان چۆنە لەگەڵ ڕۆژی جەژن یەکەم بەیانی جەژن کە چێشت و خواردنەکرێ و دروستەکرێ ئەمە لە کوردەواری ئەمە زۆر زۆشتێکی جوانە ڕاستە. واللهی بەپێی خێزان دەگۆڕێ هەتا ئێستاش ڕەنگە هەندە خێزان هەبی ئەو کولتورەی نەمابێتەوە هەندێک شەیە مایتەوە، بەڵام بەڕاستی کولتورێکی جوانە زۆر جوانە. حەزەکەم لە کوردەخان پرسم قسەی خۆی بکە لەسەرەوە. ئێوەکو خانمان چەندێ پشتگیری ئەوەکەن ئەم کولتورە نانی بەیانی هەرچەند زووە، بەڵام بڕاتە بەیانی زوویسان برسیەتی لە خۆکە هەستەکەی مادام جەژنە چەند جوانە ئەم کولتورە بپارێزین چی بکەین بۆ نانی بەیانیان ئەوەی کە باوە لای خۆمان چییە ئەو خواردانی کە ئەکرێ وکو خانمێک بەدڵنیایی و من لەگەڵەوەم ئەم کللتورە هەر بمێنێ وانەک ئێستا بۆستە ساڵی داهاتوش هەر بمێنێتەوە چونکە ئەو دوو جەژنە تایبەتی کە هەمانە ئەو کللتورە جوانە بۆ گەورەکان تەنها لەو ڕۆژەی نانی بەیانەکایە ینی ئەوە مناڵان یان پەروەردەکردنەکە والی ئەکات کە بە خۆشەویستیەوە تامەزروی ئەو بن بۆچی بە تایبەت لەم دووکاتەیە نانی بەیانی خواردنێکی زۆر تایبەتە لە ڕۆژەکانی تر جیاوازترە بێگومان ینی لە کللتوری ئێمە ئەگەر لە ڕۆژی جەژناش لە قەیسیتیانەوێ کەوەش ئەرکێکی دیکەی لەسەر بەڵێ زۆر خۆشەکەی لەوایە زۆرینەی ئەندامانی خێزان حەزیان لە قەیسیەکە نیە بەڵام لەبەر ئەوەی مەراسیمی جەژن دەبێت قەیسیتیابێ و چەند جۆرێکی جیاوازتر خواردنە ئامادەی دەکرێت بۆیە پێشوازێکی جوانە. ئەو پرسیارە بکەم کە بەڕاستی لام گرنگ بوو کە خاتون ئەزمونێکی باشی هەیە ڕاگررتنی باڵانس لە نێوان خزمانی ئافرەت و خزمانی پیاوەکە کە ڕەنگە نەک هەر مەبەستمان جەژن نییە و مەبەستمان ڕەمەزان نییە لە کاتی دیکەش بە تایبەتی ئەوانەی کە تازە دەستنە نێو ئەو پرۆسی هاوسەرجیەوە چۆن هەم ئافرەتەکە هەم پیاوەکە بە جۆرێک مامەڵە بکە کە هاوسەنجی هەبێ لە نێوان هاتوچۆکردنی خزمانی ئافرەتەکە و خزمانی پیاوەکە. بەڵێ لە ڕاستیدا ئەم پرسیارە پرسیارێکی زۆر زۆر جوان و گرنگە بەڕاستی بۆ ئەو هاوسەرانی کە تازاچنە ناو پرۆسی هاوسەرگیریەوە. ئێمە لە سنتەری ڕاوێژکاری هاوسەرگیری هەمیشە ئەو بابەتە لەگەڵ هاوسەرەکان باسەکەین و تاوتوێ دەکەین کە دو ساڵی یەکەمی پرۆسی هاوسەرگیری باشترە کەمترین چونە دەرەوەی بۆ خێزانی هەردوو لا دروست بێ چونکە ئەوان لە پەیوەندی بنیاد نانان. پێویستەکە ئەم دو ساڵە هەوڵ بند زۆرترین لێکتێگەیشتن بۆ خۆیان دروست بکەن. لێکتێگەیشتن بەرهەمە دەرئەنجامە بەرئەنجامی ئەو لێککەوتەیە کە هەردووکیان بەریەکەکەون. من وەک خۆم پێم باشە ئەو دوو هاوسەری کە دەچنە ناو پرۆسی هاوسەرگیریەوە دو ساڵی یەکەم لە ماڵی خۆیانە جەژن بکەن بۆی بە فێری کللتورەکە بن و خۆشەویستی لە ناو ماڵەکانە دروست بکەن و دوو خێزان و دوو بنە ماڵە گەورەکەش ڕێز لەم پەیوەندیە تازەیە بگرن و بە چاوێکی ڕێزەوە بنەماکانی خێزانی پێ ببەخشن کە داوای ئەویان لێ نەکەن فشاریان بۆ دروستکەن هەرە بێ بێنە ماڵی بنەماڵی هەریەک لە دوو هاوسەرەکە. بۆیە حەزەکەم ئەم کللتورە هیوادارم لە بەرنمەکەی ئەوە دەرگایەک بێ و بۆی پەیامەکە بگا بە دوو بنە ماڵەکە کە یارمەتی دەربن ئەم دوو کەسە تازەیە کە چنە ناو پەیوەندیەکەوە سەرەتاکان با لە ماڵی خۆیانە ئەم کللتورە دروست بکەن و ببنە بنەمایەکی بەهێز و کاریگەریەک نەکەن کە هەریەکیان بە دڵشکانەوە بچێ بۆ خێزان و بنەماڵەکەی یەکتر چونکە بیرمان نەچێ هەردوو گەنجەکە ئازیزەکانی خۆیان دایک و باوکیان بەجێهێشتەوە بۆی ئەم پەیوەندیە بنیاد بنێن. مادەم ئەم پەیوەندیان بنیاد ناوە ئێمە وەکو بنەماڵە گەورەکە پێویستمان بۆیە پاڵپشتیان بکەین و دەستیان بگرین بۆی لەسەر بنەما ڕاستەقینەکانی خێزانی بەختەوە دروست ببن. باسی ئەومان نەکرد کە پیاوانیش حەقا هاوکاری ئافرەتان بکەن با لە زیاتی ئەو باز بکەین وانە ڕەنگە هەندێکمان بە سروشتی خۆی کەم تەرخەمیە بێ خاتون یعنی لە هاوکاریکردنی خێزانەکەی و لەوەی ناکە لود بەرزیەوە بە سروشتی خۆی ئینسانەکە حەز نەکە یان کەمتر هاوکاری بی
لە کاتێکا کە دینەکەمان و پێغەمبەرە جوانەکەمان درودی خوای لێبێ زۆر پاڵپشتی ئەرکی ماڵەوەی خێزانەکانی بەشێکی زۆرێکی لەی ئافرەتان لەو بابەتە هەبێ دروستە گرفتەکە لە چیە گرفتەکە لەوە کاتێک ئەم ئەوێت ئەم باسە لەگەڵ هاوسەرەکەی باس بکە هاوسەرەکە بە دیوە پیاوانەکەی خۆی ئەیبینێ ینی هەز ناکە کە ئەمە هاوسەرەکەیەتی باسیەکە یەکسەر قاڵ بە پیاوانەکەی خۆی وەرەگرێتەوە کە ئەمە گرفت و بەرکەوتنەکە لێمان حاری بوونە باش دەمان ناسن بۆیە ئەو بەرگەکەوتنانە ئەلو دۆخانەیە دروست ئەبێ بە هیوای ئەوەی کە ئەم بابەتەش ببێتە بەشێک لە پەروەردی خێزانەکانمان و یەکێک لە بابەتە گرنگەکان زۆر جوانەکە وەکو خۆمان دینەکەمان ئەڵێ مناڵ بە باوک هەتیوە بێ بە کوردی خۆمان بۆیە لە بەروی باوک ئەوەندە پایەکی گرنگە کە ناتوانێت کە ساعتی ینی هەمیشە وتومان کە ساعتی کوڕ بە دایک بوریان ناندێ بەڵکو پێویستی بە پیاوێکی بەهێزەیە بتوانێت کە ساعتی پیا دروست بکە و دوجاریش ببێتە باوکێکی میهرەبان و هاوسەرێکی باش. خاتوو کوردە ئەحمەد ڕێنمایی کاری خێزانی سوپاس بۆ ڕێنماییەکانت سوپاس بۆ ئەو وتە جوانانەی کە لە ڕێی گوڵستان پێشکەشی ئێمە و بینەر و بیسەری کەناڵی ئاسمانی پەیامت کرد زۆر بەخێر بێت زۆر سپاسانەکەم دەستان خۆش بێ و شەوانی قەدر لە هەموو لایەک پیرۆز ئینشەڵڵا خوای گەورە تاعاتی هەموو لایەک قبوڵ بکات. زۆر باش. مامۆستا شێخ من خاتوون بەڕێ دەکەم دواتر بزانین میوانی دیکەمان ئامادەیە فەرمو خاتوون زۆر بەخێر بێ لەگەڵ بێ ماوسە شێخ میوانەکەی دیکەشمان ئامادەیە بەڵێ تەمانە پەتاوەرزیە ماوسە محەممەد ئەو لە هەولێری شەیە ئەم پەتایە هەمووی هەیە درێخۆم گۆ مەخلوقەچکە دیدا غەریب بنێ وەڵا ئەگەر نێژ بێت تۆ بردووتە بەڵێ ئەگەر بردیتەوە لە تو لە کاکدان نەگرتیتەوە بەس کاکدانان دەیتی ئەمانەتەن ڕاستەکەی من زۆر باشە بزانین کاک دکتۆر هەردی سیروان بەڵێ پزیشکی پسپۆڕی قورگولوت و گوێ باس لە خۆپاراستن لەم پەتایی وەرزیە دەکەین جەنابی دکتۆر فەرموو زۆر بەخێر بێ دکتۆر دیگەمە خێر بێ باشە قوربان دەگوم باسە لەگەڵم پەتا چۆری تۆ خۆ قسەکەیە کاک دکتۆر دەرێن ئەگەر کەسێک نەخۆش بی دەستە لای هۆمەرمەندان ئەوان لە کوردەواری دەیان هەر دکتۆرە دکتۆری خۆمانە بەس ئەگەر هۆمەرمەندان بەخۆی نەخۆش بوو بستە چیە عیلازەکەی لە چییە زۆر ڕەنگە دکتۆرانیش بە خۆشیان تووشی ئەو بە تایبەتی نەخۆشیەکان و پەتا ببن بە تایبەتی چکە زۆر احتیکاکیان لەگەڵ نەخۆشە هەیە ئەوش هەر ڕەنگە ئامێک بێکاتۆر زۆر بەخێر بێ کاک دکتۆر هەردی سیروان پزیشکی پسپۆڕی قورگولوت و گوێ باس لە شێوازی خۆپاراستن لەم پەتای وەرزیە دەکەین یاخۆ بەخێر بێ سەرەتا ئەم پەتای وەرزی شتێکی ئاساییە کە بڵاو بێتەوە یاخود لە ڕووی پزیشکیەوە لە ڕووی زانستی پزیشکیەوە چۆن سەیری دەکەن بەڵێ هەر لە وشەکە خۆیەوە پەتای وەرزی دوو وشەیە واتە پەتا بەمانای ئەوەی کە ئەگونجێت لە کەسێکەوە بۆ کەسێکی تر بگوێزرێتەوە و وەرزیش لە هەنێک وەرزە زۆرە بە تایبەتی لە گۆڕانی وەرزەکانە لە وەرزێکی سارد بۆ گەرم بۆ سارد واتە لە پاییز و لە بەهارانە زۆرتر ئێمە هەستی پێکەین بەڵام لە هەر وەرزێکی تری سەرمایە یاخود جەوگۆڕانە ئەگونجێتەوە توشبوون بەو پەتا و بەو ڤایرۆسانەی کە هەیە و ئەبنە هۆی ئەنفلۆنزا یان کۆنیشانەکانی وەکو ئەنفلۆنزا و کە ئێمە پێڵین پەتای وەرزی ڕووبات کاتۆر زۆر کەس لەسەر ئەم پەتایە من خۆم گرتم بەحەقەت یعنی ئەوەنە قورسە هەستەکەی ئەڵی ئەمە تۆبڵی کۆرۆنا نەبێت تووشم بوو بێت و ئایا تێکەڵ نییە لەگەڵ کۆرۆنا ئەم پەتایە بۆی کۆرۆناش هەر بەشێکە لە پەتای وەرزی ئەستا ئاسایی بۆتەوە و وەک جەناویشت ئاگاداری کە کۆرۆنا چەند قۆناغێکی تێپەڕان و وردە وردە ئاسایی بۆ و لەوەی کە نەخۆش لە عینایە و لە چاودێری چڕەوە هاتە دەرەوە و بمرێت بەرە و پەتایەکی وردە وردە گۆڕاتە ئەوەی کە ئێستا پێوترێ پەتای وەرزی و پەتایەکی ئاسایی ئەمە هەر جۆرێکە لە پەتا بەمانای ئەوە کە کۆمەڵێک نیشانەی هەیە هەمان ئەو نیشانانە ئەگونجێت لە کۆرۆنایە هەبێت بەڵام کۆرۆنا سەرەتا قورستر بوو سەرەتا زۆر تونتر بوو لەسەر نەخۆشەکان بەڵام وردە وردە سێش حالیان هەر کۆرۆنا هەیە بەڵێ لەگەڵم پەتا تێکەڵ بەڵێ نوعێکە لە ئەو ڤایرۆسانەی کە ناسراون بە پەتا ناسراون بە پەتای وەرزی زیاد لە 200 ڤایرۆسن کە ئەو نیشانانە دروست دەکەن 200 ڤایرۆس بەڵێ سەر 200 ڤایرۆس کە ئێمە پێیان ئەنفلۆنزا یان فلو یان پەتای وەرزی
کات و ڕێنمایی جنابتان بۆ ئەم پەتایە ینی ئێستا زۆر جار بڵین هەمومان هەڕڵین بە ئەنتیبایۆتیک و عیلاج بەکارنێنرێ بەڵام هەر لەخوا هەر ئەشکەویتە عیلاج ئەخیری ئەی چارەسەری ئەمە چی ینی کەسێک لە ماڵەوەی یاخود چی بەکاربێنێ باشە پەتای وەرزی نیشانەکانی باباسکەین سەرەتا دواترینە خۆپارێزەکان نیشانەکان وەک زیاتر هەستی پێکرێت سەر ئێشەیە قورگێشەیە یان تەڕی قورگە تەڕی لوتە پژمەیە کۆکەیە ئاوی لوتە و هەستکردنە بە لەرزوتا هەستکردنە بە ئەوەی کە جسمت ماندووە شەکەتە هیلاکە و ئازاری جەستەیە ئازاری جونگە و ماسوولکەکانە ئەمە چەند ڕۆژێک بخایەنێت ئاساییە هەیە 2 ڕۆژ 3 ڕۆژ ئەخایەنێت بەڵام هەیە زیاتر ئەبێت یان بە شێوەیەکی تونتر ئەگرێت مەرجنیە هەر کاتەکەشی بە ڕادەیەک تونەیگرێت کە هەڵسوکەوتی ڕۆژانەشی پێناکرێت خواردنی ئیشتیهای کەمە بێتەوە یان هەنێک حاڵەت دەیەستێک چۆن ڕۆژانەشی لەگەڵایە کە بەو شێوەیە تند بوو تۆ ڕێنمایی تۆ ئەوەیە کە سەرەتا نەخۆشەکە چارەسەرکەی دواتر خۆپارێزێکە ئەوە کە نەخۆشەکە توش بوو چارەسەریەکان ئەوەیە کە نەخۆشەکە لە ماڵەوە بمێنێتەوە بەڵێ شوێکی باش وەربگرێ ئاو زۆر بخواتەوە شلەمەنی زۆر بخواتەوە گوشراوی میوەکان یا و شەربەتانی کە هەیە و دەوڵەمەندن بە ڤیتامین سی یان بە ڤیتامینەکان زۆر بخواتەوە و شلەمەنێکی زۆر لە شیر بێت لە ئاو میوە بێت هەر حاڵەتێکی تر لەوانە بەنسبەت پێدانی عیلاجەوە ئێمە بۆ پەتای وەرزی هیچ لەگەڵ ئەنتیبایۆتیکانی یان ئەوەی کە ئەمۆکسید بێت یا هەر جۆرێکی تری عیلاجی ئەنتیبایۆتیک بێت بۆ ئەمانە بهێڵدرێتەوە بۆ حاڵەتێکی تونتر بهێڵدرێتەوە بۆ حاڵەتێک کە هەوکردنی بەکتریاییە ئەمە لە پێناسەکەی خۆیەوە ئەمە هەوکردنێکی ڤایرۆسیە پێویست بەوە ناکات ئەو خۆپارێزیانە ئەوەیە کە زۆرتر ئەم ڤایرۆسە لە ڕێگەی قورگ و لوت و دەردراوەکانی دەم و لوتەوەیە یا پریشکەی پژمەوەیە بۆیە وا باشترە و کەسە کە کاتێک تووشە بێت ماسک ببەستێ لە دەوروبەری یان ئەو کەسانی کە مناڵن بە تەمەنن ئافرەتی دووگیانە یا کەسێکە بەرگری وەکو پێویست نییە لەگەڵیان هادوور بێت لە شوێنی داخراوان کۆمەڵک کەس کۆنە بنەوە بەتایبەتی ئەگەرێکێکیان هەڵگیری ئەو ڤایرۆسە بێت و ئەو پەتایە بێت ئەمە ئەو ڕێنماییانی کاک دکتۆر ڕێژەکەی چەند ئاساییت تا چەند پەتایەکە دیگرت پەتای وەرزی پەنا نەبێ بەر ئەو دەرمانانی کە هەیە یعنی باسکت 2 ڕۆژ 3 ڕۆژ چەندیت کە ئاساییە بەپێی کۆنیشانەکانە ئەگونجێت بەپێی کۆنیشانەکانە ینی شەرت نییە کاتەکە بەڵام ئەگەر کۆنیشانەکان گۆڕا بەنمونە ئەگەر تۆ تەڕێکی لوتت هەیە کەمە ئاساییە ئازارێکی جەستت هەیە بەڵامەتوانی هەڵسوکەوتێکی ڕۆژانە بکەی ئەمە بە پێدانی چەند ئازار شکێنێک وەکو پاراستۆڵ بێ پرۆڤین بێریان شتێکی لەو بابەتە ئەتوانێت تۆ ژیانی ڕۆژانت بەڕێ بکەیت بەڵام ئەگەر حاڵەتەکە تند بوو یان 2-3 ڕۆژێ باشە بێت دواتر تەڕێکی لوتی زۆری هەیە یا ئەو تەڕیای لوت ئەگۆڕێ بە ڕەنگێکی زەرد یا سەوز ئازاری جەستەی زۆرە بە نمونە کۆکە و بەڵغەمێکی زۆری هەیە لە سنگیا کۆ بێتەوە گوێچکەی ئێشێ یا بۆنکردنی نامێنێ ئەمە حاڵەتەکان ئەگۆڕێت ینی هەر لەوە نییە کە بڵێ وەکو تەڕی لوت و ئازاری جەستە گرتوێتی ئەوەی کە ئێمە پێڵین سەرمای بووە تا ئەوەی بگاتەوەی کە هەنێک جار ئێمە هەوکردنی بەکتریاییە ڤایرۆسەکە ئەگۆڕێ بۆ بەکتریایی ئەو حاڵەتە جیاوازە ڕەنگە پێویست بە دەرزی لێدام کات پێویست بە داغڵکردن کات پێویست بە مانەوە بکات لە نەخۆشخانە زۆر جاریش ئەوانی دەگرن کاکشێخ بوو وەرە یەکسەر دەستنە ئەو یاردەری پزیشکانی لاکۆڵانەکان کار هاتی دەرێ و پەتای وەرزیەکەی و دووسێ دەرزی تێکەر دەکا و یان ئاوێکی لە بۆ هەڵدەواسی و ینی بەبێ ئەوەی کە پشکنین بکە ینی ڕێنمایی پزیشکان لەوە داچیە کە ئەگەر هات و توش بوو ئایا یەکسەر بچێ پشکنینەکان بکە لە تاقیکەکان یاخود هەوە ڕێنمایەکان دیارە و کە چۆن مامەڵە بکە ڕێنمایەکان ئاشکرایە ئەوەیە کە تۆ کەسەکە باشترین حاڵەت ئەوەی لە ماڵەوە بمێنێتەوە و شلەمەنێکی زۆر بخواتەوە پشوبات و کۆمەڵێک چارەسەر کە دیاری کراوە بۆ ئەو حاڵەتە وەربگرێت بەڵام ئەو دەرزیان ئەوی کە لای ئێمە پێوترێت تێکەڵە و کۆمەڵێک دەرمان تێکەڵە ئەوە درێ ئەمە بۆ شتێکی کاتیە ئەم نەخۆشەوە هەستەکە باش بوو هەیەڵە نا لە خۆم ما باش بووم نەگەڕافاتی لە دواتری شەیە بەڵێ ئەو دەرزیانە کۆمەڵێک تێکەڵی کۆمەڵێک دەرمانن هەنێک لەوانە دێکسامی سازۆریا یا دیکادرۆنە
کە ئەمە ئەگەر زۆر دووبارە بێتەوە زۆر لێ بدرێت تەسیرەکاتە سەر چڕی ئێسێک سەر شەکرە زەخت سەر گورچیلەکان سەر کۆمەڵک لایەنی تری جەستە بۆیە باش نییە. ئەگوجێ هەر ئەو کەسە لە ئەخیری ڤایرۆسەکەی بێت و دەرجەکەی لێ بدرێت ئەڵێ ناتەواو باش بوومەوە بەڵام بۆ ماوەیەکی کاتیشە ئیشەکەی ئەوە نییە میاڵێ ئەم شەو دانێکم لە خۆما سپی شەشم دانێک لە خۆمێن دوژار خۆی ڤایرۆسەکەش هەر چەند ڕۆژێکە ئەگەر خورز نەبێت یان قەنەعەتێک دروست دەبێت لای نەخۆش کە فلانە مەسەرەن یاردەری پزیشکی هەر لەگەڵ لێدانی دەرجەکە پێی باش بووم وانە ئەو قەنەعەتە دروست بووە لای بەشێک لە هەنێک جار هەیە ئەوەیە نێکی بەزەمێک بۆ هەنێکدانێ خەڵکەکە فێر بۆ و ئیشەکە ئەکرێت ئەوەیە بەڵام لە هەموو حاڵەتێکە باش نییە بەو شێوازە تۆ هەر نیشانەیەکت هەبوو فریایی دەرزی بکەیت و فریایی کۆمەڵێک عیلاج و ئەوەی هەنێک جار هەیە خۆی مزعفاتی عیلاجەکان ئەوە نەزۆرن بە نمونە دەرزێکی یان شروبێکی وەکو ئەمۆکسیل تۆ ئەدرێ بە مناڵێک دەرزیەکی وەکو ئەمۆکسیل ئەدرێ بە مناڵێ هەنێک جار هەیە دڵتێکەڵاتن و ڕشانەوە و توندبوونی مەعیدەی کە سەبەبەکەی عیلاجەکەیە قورسترە لە ڤایرۆسەکە بۆیە باشنی هەموو کاتێک عیلاج بەکاربێن. دکتۆر هەردی بەنسبەت ڕەمەزان و ئەم پەتای زیاتر لە ڕەمەزان شەوتە بەربڵاوە جنابەت ئاماژ بە فلوت کردو بە شلەمەنی کە زۆر بیخوا بەس ڕەمەزانە سیرەکەی کەسەکە جاری وە هەیە زۆرجە مقاومی بۆیە زعیفە بێ درەنگ چاکە بێتەوە بە ڕۆژووە هی ناتوانێت ئەو فلوت و شتانە زۆر بەکاربێنێ یاخود ناتوانێت ئاو زۆر بخوا لەبەرە و شکبوونەوە دروستە بێت هەندێک جار تا چەند ینی لەو کاتانەیە ئەگەر زۆر تند بێ ئەتوانێت ڕۆژەکەی نەگرێت و عیلاجەکان بخواتیا بەڵێ بە پێی توندی حاڵەتەکەیە حاڵەتەکان یەک جار هەیە بە شودانێک و بەمانەوە لە ماڵاو بەوە چارەسەرە بێت بەڵام هەنێک کەس هەیە ئیشەکەی وایە ئەبێ بچێتە دەرەوە یان ئەوەیە کە توندە لەسەری ئازاری جەستەی زۆرە و کۆکە و تەڕی لوتێکی بەڕادەیەک زۆرە کە ئیتر ناتوانێت بە ڕۆژوو بێت لەو حاڵەتانەیە بە پرسکردن مامۆستای ئاینی و بە پزیشکیش ئەتوانێت حاڵەتەکە هەڵسەنگێنرێت و ئیجازی پێ بدرێت کە بە ڕۆژوو نەبێت تاخود تا چاکە بێتەوە لەو حاڵەتەوە دواتر ڕۆژەکەی بگیرێتەوە بۆ لەبەرەوەی ئێمە وەک جەنابەت فەرمووت وشکبوونەوەیەکی زۆر هەیە لە ئەو کەسەیە کە ناتوانرێت یا ئیشتیهای وەکو پێویست نامێنێت و خواردنی پێ ناخورێت بۆیە وشکبوونەوە ڕوئەیات بۆیە ڕێنمایەکەین ئێمە شلەمەنێکی زۆر بخواتەوە بە تایبەتی ئاومی و ئەوانی کە ڤیتامین سیە چکە بەرگری جەستە بەرزەکاتەوە و یارمەتی زوو چاکبوونەوەیە لەو ڤایرۆسە ئەو کاتانە پێم وای بەڕێگە پێدراوە ئەو وەرزە بە شێوازێکە کاک دکتۆر ڕەنگە بەشێکی زۆری خەڵکی ئەو جلوبەرگەی کە پێشتری لەبەری کردیە لە ڕووی خۆپارێزی لە سەرما کەمتر لەبەری بکە یعنی ڕۆژەیە دێ نازانی ئایا ساردە گەرمە بە تایبەتی سەر لە ئێواران و شەوان ئەوش هۆکارێک نییە کە مەسەرەن پەتایەکە خێراتر بڵاو بێتەوە هۆی دوو شەمان هەیە ئێمە سەرمابوونمان هەیە ئەو کەسەڵ کە سەرمان بووەوام لێهاتووە پەتای وەرزیشمان هەیە ئەم دوو حاڵەتە جیاوازن ئێمە هەنێکڵەکەین یان خودت تێکەڵە بێت سەرمابوونەوەی تۆ لە حاڵەتێکە جلەکانت وەک بەڕێزت فەرمووت کە ئەوەیە کە جلەکانت دائەنێت یان سەرمات بێت جە و کەشوەڵایەکی ژوورەکە ئەگۆڕێت لە دقیقەوە هەستەکەی دەرەوەش کەشێکی مامناوەندی وەکو ماڵەوەتە ئەچیتە دەرەوە سەرماتە بێت ئەمە سەرمابوونی پێوترێت ئەمە ئەوەیە ناولوتت گرژە بێت هەستەکەی لوتت تند بووە نیشانەکانیشی جیاواز بەڵێ نیشانەکان جیاوازن ئەگەر ئەم حاڵەتە زۆر مایەوە یاخود هەر سەرمابوون خۆی کە ئەوەیە ناوپۆشی لوتت کرژە بێت ئەو ڤایرۆسە زیاتر وەگەوترێت پێی بە بەرگری ناولوت و ناوپۆشی لوتت ئەبات ڤایرۆسەکە زیاتر ئەو کاتە تەشەنە ئەکات وەتەگەر نەخۆشەکە بەو شێوەیە چەند جارێک ئاواز سەرمای بوو یان بۆ ماوەیەکی زۆر لە جێوێکی سەرمایە بمێنێتەوە ئەگونجێت ئەو ڤایرۆسانێکە لە دەم و قورگیا هەیە و بەرگری جەستەی دابەزێت تووشی پەتای وەرزی بکە ئەویان دوو حاڵەتی تر بەڵێ کاتوریان خەو ئیسراحەتە باس کرد خەو ئیسراحەت چەند زەرورە بۆ ئەم ڤایرۆسە و بۆ ئەم پەتایە ئەم حاڵەتە ئەم پەتای وەرزیە ئەبێتە هۆی شەکەتی و ماندوێتی ئەبێتە هۆی کە نەخۆشەکە هەست بە ئازاری ماسوولکەکانێکە ئازاری جونگەکانێکات ئازاری لەشیەکات و سەرێشەی هەیە بۆی وا باشترە بمێنێتەوە لە ماڵەوە بۆی وا باشترە پشوویەکی باشتر وەرگێ بۆی ئەو حاڵەتەی لەسەر کەم بێتەوە و تند نەبێت لەگەڵیا و میوەیەکی زۆر شلەمەنێکی زۆر شۆربایەکی باش بخواتەوە باشترە بخەوێت باشترە نەک ینی هەر خەوتنیش بۆ مانای تۆ بیخەوێنی بۆ مانای کە ئیسراحەت کات لە جێگایە بێت ئەوەیە نەچێتە جێوێکەوە کە
هەنێک جار هەیە دەوروبەریشی توش بکات بە تایبەتی کە ئێستا جارێ هەر فەسڵەکە ساردە و وەرزەکان ساردن و کەسەکان لە کەشێکی داخراوە ئەمێنێتەوە ئەم ڤایرۆسەش لە ڕێی دەردراوی دەم و لووت و قورگەوەیە لەبەرەوە هەر پریشکەیەک هەر شتێکە لە دەم و لووتەوەیەتە دەرەوە دەوروبەرت تووشەکات و باشترە ئەو کەسە بەو شێوە لە ماڵەوە بێنێتەوە عفۆن مامۆستا شێخ ئێستا شەوانی کۆتایی ڕەمەزان ڕەنگە کەسێک کە پەتایەکەشی گرتیە بەڵام حەز بکە بەشداری بکات لە زیندووکردنەوەی شەوی قەدر حەزم لێ بۆ ڕێنمایەک بدەیت لەوانی کە توش بووە بەڵام حەزیش دەکات بەشداری بکات لە شەوی قەدر و زیندووکردنەوەی ئەو شەو بەشداریکردنی تەراوی هەم لە بۆ خۆی هەم لە بۆ کەسانی دیکە کە تێکەڵی خەڵک دەبێت چ خۆپارێزیەک بکالەوەی نەخۆشیەکە لەسەر خۆشی قوڕز نەبێت و خەڵکی دیکەش لێ نەگریتەوە لەو حاڵەتانەیە کە خۆی ناتوانێت و کە بە شێوەیەک جارێ ڤایرۆسەکە و پەتاوەرزەکە لەسەری توندا ئەمە نەچێت باشترە لە ماڵەوە بمێنێتەوە لە شوێنێکی ماڵەکەی خۆیان کە کەمترین جوڵە و یا کەمتر قەرەباڵخترە و بەشی باشترە لە ماڵەوە بمێنێتەوە چکە ئەگەر تووشە شوێنێکی داخراوی و ئاواوە باشتر وایە تۆ دوورە پەرێز بێت یان ماسک ببەستێت لە شوێنێکی دوورترا بمێنێتەوە لە تێکەڵبوونی نێوشخۆنەکان یان شوێنێکی تریان هەبێت بە تایبەت ئەمان تۆزە خۆی دوورە پەرێز بگرێت یان شوێنەکە تۆزە کراوەتر بێت پەنجەرە بکرێتەوە دەرگا بکرێتەوە و ماسکیش ببەستێ بە حەقەت زەرورە چکە تۆ بۆ خێرێکەچی ئەگەر کەسی کەشتەوە باش نیە ڕاست کاتوریان بە تایبەتی ئەنفلۆنزا و ئەم پەتاوەرزیانە چنێک ئەم لوقاحەی لە پاییزە هەیە چنێ سوودی هەیە ینی بۆ خۆمان بکوتین تا تووشی پەتاوەرزیەکان نەبین ئایا باشە خراپە ئەمەژە بە خاڵێکی زۆر باش کرد شتێکی زۆر باشە ئێستا ئێمە ڕێنماییەکەین نەخۆشەکانمان و تەندروستی سلێمانیش خۆشبەختانە لە هەموو بنکە تەندروستەکانە ئەم ساڵ ئەو ڤاکسین و ئەو کوتانە بەردەست بوو هەر لە مناڵی زۆر بچووکیشەوە سەر و 2 ساڵ بێت 3 ساڵ بێت یان سەر و 1 ساڵ ئەم ساڵ بەڵێ ئەو کوتانە هەتاوەکو کەسێک کە بەرگری جەستی وەکو پێویست نییە تا ئەوەی کە پیرە تا کەسێک کە تێکەڵبوونی زۆرە بەڵێ ئەوانە ڕێگە پێدراو بوو لە ڕێی کۆمەڵێک ڕێنماییەوە باشترە هەیەڵێ ئەم ڤایرۆسە خۆم کوتا و لێم نایێتەوە نەخێر ئەم ڤایرۆس بە قۆناغی کاتێپەڕی پێوترێ بازدان پێوترێ میوتیشن کە ئەوەیە شێوەی خۆی ئەگۆڕێت تا ئەوەی جەستە نەیناسێتەوە بۆیە ساڵانە کوتانی تازەیەت ساڵانە دەرزی تازەیە لە نایەن شەریکەکانەوە ئەو کۆمپانیانی زۆر باشی دروستەکەن ساڵ خۆم لە کوتا بە حقت توش بەسپار خۆم کتە توش نەبوو زۆر شتێکی باشە هەر ئەو ڤاکسینە کە یەت باشتر وایە لە ڕێی ینی تۆ دڵنیابیتەوە لەوەی شێوازی هەڵگرتنەکەی شێوازی لێدانەکەی شێوازی ئەوانش بە هەمان شێوە هەمەیان زەرورن و کۆمپانیایەکی باشیش دروستی بکات و لە ئەوە بەخەڵک ببەشێت شتێکی زۆر باشە بەش خۆمە تەجربە ئەوە هەمووی باش کاکتۆر ئەو پەتاوەرزی هەموو لایەنەکانی نەرێنیە هیچ ئەرێنێکی تێدانە وەکو چیانی زۆر جار هەیە ئینسان نەخۆش دەبی لایەنێشی ئەرێنی هەیە ئەوەی هیچ بڵێ کۆمەڵێ لە ئیش و لە قاوەی جسمی زیاد ناکەمەوە کاکتۆریانی ینی فێری شێوازی ئەوەکە بناسێ ینی ئەو ڤایرۆسە بناسێ و ڤایرۆسەکە زۆر سەریع خۆی گۆڕێت زۆر چاوشارچی لەگەڵ زۆر بڵێ خۆی ئەگۆڕێت ئەگەر دیقەتیش بی ینی مناڵ ئەگونجێت ساڵانە چەند جارێک توش بێت کەسی گەورەتر 2 جار 3 جار کەسێک کە بەتەمەنە و بەرگری وەکو پێویست نییە زیاتر ئەوانە بۆیە ناڵین هەم ڤایرۆسەکە خۆی گۆڕێت هەم بەرگری ئێمەش جەستەی ئێمەش ئەگەری دابەزینی بەرگریمان هەیە گەری هەنێک جار هەیە زیاتر معڕزبی بۆی کە تووشی پەتابیت بە تایبەتی لە سەرمابوون و توشمان سەرمابوون هەنێک جار هەیە ناڵین سەرمابوون پەتایە بەڵام سەرمابوونەکە ژوای لێکات کە هۆکارێک بووی کە پەتای بەرزی یاخود ڤایرۆسەکە زیاتر گەشە بکات لە دەمولوتیا و ئەو حاڵەتی بۆ دروستکات کاکتۆر ڕێنمایی لە بۆ ئەو کەسانی کە نەخۆشی درێژخایانیان هەیە ینی بێگومان ڕێنمایی تایبەتر لە بۆ ئەوانەیە کە خۆیان بپارێزن لە توشبوونی پەتایەکە بەڵام ئەگەر نەخۆشی درێژخایانی هەیە و پەتاکەشی توش بووە بەڵێ ئەوانەی کە نەخۆشی درێژخایانیان هەیە باشتر وایە کە لە فترێکە کە پەتاکەیان نییە کوتان وەربگرن یان شتێک کات کۆمەڵێک دەرمان وەرگێت کۆمەڵێک بەنمونە شکرێ هەیە شکری کۆنتترۆل بێت بەرگری وەکو پێویست نییە و عیلاجانە بخوات و ئەو ڕێنمایانە وەرگری و ئەو کۆمەڵە میوە و سەوزانە بخوات کە بەرگری جەستە بەرزەکەنەوە بەنمونە کەم خوێنە
خوێنی یاخود ئاسنی خوێنی بۆ لەلایەن پزیشکەوە بۆ بەرز بکرێتەوە بگرێتەوە ئاستی تەندروستی خۆی ڤیتامین دی کەمە بە هەمان شێوە ڤیتامین سی وەربگرێت ئەو سەوزە میوانە بخوات کە ئەو میوانە یان ئەو سەوزانە کە ڤیتامینەکانی زۆرتیایە ئەمە بە شێوەیەک ئەوانش کە تووشی پەتاکە بوون چارەسەر زووتر وەربگرن زیاتر ئاگایان لە خۆیان بێت زیاتر شلەمەنی بخۆنەوە زیاتر ئەوەیە دەستیان پاک ڕابگرن دەبولوتیان پاک ڕابگرن لە هەر پژمە و کۆکەیەکە دەست بەدەمەوە بگرین یا ماسک بەکاربێنن کە دەستیش بەدەمەوە گرن و باشترە ئەو دەسوپلیان باش بشۆن و بگرن بەڵێ و غەرغەرەی خوێ بکەن غەرغەرەی ئاو خوێ و کۆمەڵێک سەوزە و میوە بخۆنەوە زۆر باشترە کوتانەکانش زۆر باشترە ئێمە تەجروبە هەیە بەڵێ وڵی یەک خاڵ گرنگە کەوتۆ لە جەنابتەوە ببیسترێ باشای سەوە تایبەتی مزگەوتەکان چکە قەرباڵەکەی زۆر ڕوتیەکات سائل بەکارهێنانی باشە بەس سابوون زۆر شتێکی خراپە جا حەزەکەم ڕێنمایە لە جناب وەربگرن سابوون وەک جەنابەت ئەزانی بەکارە هێنرێتەوە یەکی بۆ یەکی کە بەکارە هێنرێتەوە و ئەگونجێت ڤایرۆسەکە یان بەکتریا بێ هەنێجار بەڵام یا ئەو ڤایرۆسە پێوەی بمێنێتەوە بۆ یەکی کە بگوازێتەوە بەتایبەت کە قەرەباڵخە و یەک لە سەریەک بەکار ئەهێنرێتەوە بۆیە سائیل باشترە ئێستا خۆشبەختانە زۆربەی مزگەوتەکانی سائیل هەیە بە شێوەیەکی وەکو بۆری تەوزیع کراوە بۆ هەمویان بۆیە ئەو سائیلە بەکار بهێنرێت و ئاوێکی گەرم کە تاو دەست پاک بکاتەوە یان شلەتێنیش بێت کە دەست پاکاتەوە بەتایبەت کە جارێ هەر وەرزەکە ساردە زۆر باشترە دەمولوت زوو پاک بکرێتەوە ئەگەر پژمەی هەیە ئەگەر ئاوی لوتی هەیە ماسک بەکاربێنێ یان ئەگونجێت لە مزگەوتایە و لە حاڵەتێکی وایە پژمەی دووبارەی لەسەریەکی بۆیە شوێنەکەی بۆ بگۆڕێت بچێتە شوێنێکەوە کە لاوەکی تر بێت و ئەو قەرباڵخی نەبێت بۆی کەسی دەوروبەری توش نەکات شتێکی زۆر باشە بێت وزانم هیچمان نەما ئەگەر وەکو دوا ڕێنمایی یان شتێک بە شێوێکی گشتی مابێ کەمە پرسیارمان نەکردی باسی بکەین زۆر سپاس بۆیەوە ڕێنمایی هەر ئەوەیە کە نەخۆش لەو حاڵەتانەیە کە پەتا زۆر باوە یان پەتا ئەگەری هەیە بڵاو بێتەوە لە شوێنی داخرا و لە شوێنێکا کە کەسی هەڵگری پەتاکەی هەیە نەمێنێتەوە یان ئەگەر بە شێوەیە کە توش بوو ماسک بەکاربێنێ دەست و دەم و پل و لوتی باش بشوات پاک خۆی خاوێن ڕابگرێ و ئەو کەسانەی کە بەتایبەت مناڵن کەسی بە ساڵات چوون بەرگریان وەکو پێویست نییە نەخۆشی درێژخایەن و نەخۆشیەکیان هەیە کە بەرگریان وەکو پێویست نییە ئەم دوور بێتەوە لەوان بەکارهێنانی کوتان شتێکی زۆر باشە بێت و پەنا نەبرێتە بەرەوەی کە یەکسەری ئەنتیبیاتیک بەکار بهێنرێت سەرەتا لە ڕێی پێدانی کۆمەڵێک چارەسەری وەکو ئازارشکێن بێت یان ئەوەی کە هەستیاری کەمەکاتەوە و غەرغەرە بێت ئەو قەترانی کە بۆ لوت هەیە حاڵەتەکان ئەهوەن بکرێتەوە دواتر ئەگەر حاڵەتەکە قورس بوو بە ڕێنمایی پزیشک چارەسەری تر پێویست بکات وەربگرێت زۆر سپاس زۆر بەڕێز دکتۆر هەردی سیروان پزیشکی پسپۆڕی قوڕ و لوت و جێ سوپاس دەکەین کە لە گوڵستان لەگەڵمان بووی سوپاس بۆ ڕێنمایەکانت سوپاس بۆ ئەو کاتێک کە بە ئێمەت بەخشی زۆر سپاس بە جەنابیشتان من کاک دکتۆر بەڕێ دەکەم خۆشەویستان تاوان ئێمە بەرنامەکەمان بەردەوامەوە شێف دیار نازەمون بۆ شێف دیار لێ ئەو دیارە کاک ئەو بەکرد دیارە باشە تاوان شتێکت ماوە لەگەڵ شێف دیارەوە منیش تر شتێکی وام نەماوە گومانی خراپی پێ نەبین بزر بوو گوتم نەکا شتێکی بخوا لە لایەکی بەس زێوە شتە خۆم کامێری زۆر والله کامێری لەسەر زۆر باش کاک شێخە من دەسمە خزمەتی بەڵێ تا بەرایانیش ئامادەکاری دەبوو جەنابەت دەکەن لە بۆ دوعایەکانی ئینشاءالله لە سەیزنێت شێف بزانین گەیشتی بە چێ فەرم ماشەڵڵا ماشەڵڵا تەماشاکە کووە ماشەڵڵا ماشەڵڵا هەڵا شازە وانی ها هەرە کولیچەیە گەرمێکینەوە قوربانە من دەبی لەو ڕێی هینایتم باش بەسەریدا هەر برێ مامۆستا شێخ ماشەڵڵا کولیچێ چیە هاوار دە باشە بزانین گەیشتی چێ تەپسێکەمان ئامادەیە بەڵێ ئەوە تەپسێکەمان کە بینی بۆ شێوازە بە قیمە و بە کولەگە و بەتاتێ و بایجانە و لیمۆیە بەڵێ و بەبێت چاوری خراوتە فڕنەوە تاوان ئەو تەپسیە شێف لە هەموو زۆربەی وڵاتەکانی شێوانیان دەورو بەڵای بە زۆر شێواکرێ هەیە بڵین بە
بە پێوە ڕایەگری ئا بە شێوازێکی دیکۆرێکی جۆن ڕایگری بەڵێ بەڵام من حەزم کرد بە کودداری خۆمان بیکەم بەو شێوازە مەسەرەن هەیە شتی زیاتر تێپە کە حەزی لێبی بەڵێ ئەتوانی بەدەستی خۆتا حەزەکی بەبی بەربیکە ئەو بەهاراتانش بەکارتی ناوان بەڵە بەڵێ بەهاراتانە سیرەکەی و ئەو تەماتێش بەکاری ناوچکەوە نەتونەنەی زۆر خۆش لەگەڵە بەڵێ تێکم باش وە ساوەرەکەشمان کەی بە زعفرانەوە بەڵێ ئەو ساواری چییە؟ ساوەری دۆنفیسی بە زعفران ماشەڵڵە برنجی دۆنفیسی و لەتکەکەشی هەر بە هەمان شێ دۆنفیسیە و بەس برنجێکی ئەتیادی سپی لێمان ناو درێژەوە بە خورما ڕازاندومەتەوە جوانە چکە خورما پێویستە لە سفرە بۆ ڕەمەزانە بەڵێ ڕاستە ئەوە شەبەتەکەی بە ڕێستانە ئەوە فرێشە بەڵێ ژێری بە هەنار و پرتەقاڵ و کێوی و شلیکە حیاتەکەی و بەڵێ ئەوەش بیوەکی هەم شەربەتی هەنارمان هەیە شێف هەم بەڵێ خاڵقی کە خاڵقیش بێگومان ئەوە بوو بە سێ شەربەت بەڵێ ئەوە خۆماڵیە ئەوە هەر خۆماڵیترە بەڵێ مێوژ و پرتەخاڵ بەڵێ ئەوەشمان لە بوو باس بکە ئەمە لالەیە و کیڤە و لەگەڵ ئەو شلیکەیتر بۆ شێوازە ڕازانومانێتەوە تقریبان بە شێوازی گوڵێکی گەورەیە عتیادی بەڵێ ئەوە لەبیر نەچوو ئەو ئەمەش کولی چێ من هێناوە بەس ئیتر لێرە هێناوە بەڕێزی هێنا دەست خۆش بێڕەبی زۆر سپاس دەکەین دەست خۆش شێف دەستی تۆش خۆش ئەڵە هەم ئەوانەی کە باسی دەکەی خەڵک سوودی لێبنی هیوادار لە ماڵەوە ئامادە بکەن بەڕێزان خۆشەویستان برگەکانمان تەواو بوون کۆتا برگەمان دوعاکانی زۆر بەڕێز مامۆستا شێخ فاتیحە لە لای ئێمەوە بەخوای گەورەتان دەستپێن تەبعاً باوە لەبیر نەکەم زۆر سپاسی هاوکاران دەکەم چ ئەوانی لە کۆنتترۆن چ ئەوانی کە لە پشتی کامیڕن کە بەشێکی زۆری سەرکەوتنی بەنامەکە لە لایەن بەڕێزیانەوەیە تا ئەڵلقەیەکی دیکە و دیداری دیکە بەخوای گەورەتان دەستپێنم لای منەوە خواتان لەگەڵ إن شاء الله. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. يا رب إخوائي جان ئێمە زۆر زوڵممان لە نەفسی خۆمان کردووە زۆر زاڵم بووین بەرامبەر بە خۆمان ئەگەر زاتی گەورەی تۆ ڕەحممان پێ نەکات کێ ڕەحممان پێ بکات لە دەرگای مەرحەمەت و عتق من الناری کۆتاییەکانی مانگی ڕەمەزانە ڕاوەستاوین لە شەوە زۆر مبارەکەکانە ڕاوەستاوین لە کەمتەرخەمی و قسوورەکانمان عەفو بە یا ڕەب ئەو تۆسقاڵە عیبادەتەی ئەنجام ئەدەین وەری بگرە لێمان دڵخۆشمان کە بڕەحمی خۆت و بە لێخۆشبوونی خۆت یا ڕەب دڵخۆشمان کە ئیلاهە العالەمین بە مەغفیرەتی خۆت دڵخۆشمان کە بە عاقبەت خێریە کە بە نسیبمانی بکەیت بە ئیمانێکی کامڵ یا ڕەب العالەمین کە بە نسیبمانی بکەیت یا ڕەبی خوایە لێمان خۆش بە لە دایک و باوکەکانمان خۆش بە لە خوشک و براکانمان خۆش بە لە مناڵ و خێزان و دەور و پشت و خزمەکانمان خۆش بە ئیلاهە العالەمین لە هەر هەمومان خۆش بە لەم برا عەزیز و خۆشەویستانە خۆش بە لەم کەناڵە خۆشەویستەیە لە سەرجەم ئەو موسڵمانانەی ئێستا دەستیان بەرز کردوتەوە و خۆتیان ناسی لە ڕۆژهەڵات و ڕۆژاواکان و لە شار و لە لادیەکان و لە ناو سیارە و لە هەموو شوێنە گشتیەکانە ئیلاهە العالەمین کە ئامین بۆم دوعانەی ئێمەکەن ئیلاهە العالەمین تەواوی دوعا و پاڕانەوەکانیان یەک بە یەکیان قبوڵ بکە ئامینی ئێمە لەگەڵ ئامینی فریشتەکانە تێکەڵ ببێت ئامینی خوا ناسە ڕاستەقینەکان و دۆستەکانی تۆ بێ ئیلاهە العالەمین دامەزراومان بکە شیفای نەخۆشەکان بدە یا ڕەب شیفای ئەو نەخۆشانە بدە کە نەخۆشی درێژخایەنیان هەیە کە نەخۆشی خراپیان توش بۆ ئیلاهە العالەمین شیفایان بۆ بنێرە یا ڕەب العالەمین شیفا بۆ هەموو نەخۆشیێک بنێرە کە دەردەدارە بە هەر دەرد و نەخۆشیەکی جەستەیی یاخود دەروری یا ڕەب العالەمین ڕزق و ڕۆزی و بەرەکەتی خۆتمان لەسەر زیاد بکە یا ڕەب ڕزقی حەڵاڵمان پێ ببەخشە ئیلاهە العالەمین لە ڕزقە حەڵاڵەکانێ بەشمان بدە و بە دوورمان بگرە لە ڕزقێک کە حرام بێ یا ڕەب کە هی ئێمە نەبێت و دەستی ئەمەی پێنەگا ئیلاهە العالەمین
دڵمان بەلای حرامەکانە نەڕوات إله العالمین. يا ربي خوای گیان دڵمان وابەستەی حەڵاڵەکانی خۆت بکە یا کەریم یا الله یا حی یا قیوم برحمتك نستغيث برحمتك نستغيث برحمتك نستغيث. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. شوي قدر من بنصيب بك يا رب، شوكاني قدر من بنصيب بك إله العالمين. هيج صالتين بر بسرمنا هتاوكم مانجي رمضان من ويقبول كيتو شوكاني قدرش من بنصيب بكيتو قردنا كانش من لآقريد وزغ رزقار كيت إما داوال غني ودولة من جيك الرها أكين إله العالمين بوهبو خير وشاكيكي دنيا وآخرة همو إيمان بنصيب بكو حسني دنيا وآخرة خد فرموت إيمان داران داوابكن ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. شاكي دنيا وآخرة من بنصيب بك سفر مادي ومعنوي كان من قربالغ بك سفر كاني دلمان بتوبين صح آودان بك ويا رب العالمين. ريق كمان بقول ريش بك بالسنة وقرآني بيروز يا رب العالمين. بشون كوتني حزرة رسول الله صلى الله عليه وسلم بخوش ويستي دوستكاني خوت إله العالمين. يا رب إخوايا أو مسلمانان إلى غزة جيريان خواردوا ليمن لهر ولاتك إسلام يا إله العالمين بدستي ظالمان واستمكاران إله العالمين رزقاريان بك. يا رب إخوائي جان ظلما أو دشتبك بنور إيمان بنور قرآن نور قرآن ما اللي نبريتا أو كاتي قرينا وبلايتو تابع عاقبة خير يمان بيته وبلاي خوت إله العالمين. يا رب إخوائي هر مسلمان هر دعاء وبارانا ويكي هي لهر بارشيكي أمسر أرزيا بتعيبتي أم كردستان خوشويستي خومان مسلمانان وبراكان من خشككان من كسوكار من لهندران يا رب العالمين لولاتاني خارج إله العالمين هر كوسبوتا قروا مشكلة خزاني ونارحتي كان هي لسري الله برا. يا رب إخوائي جان شفاء بونا خوشا كان بنيرا صبريان فيها ببخشا. يا رب العالمين أمولات من آودان وخوش قزران بك وبدوري بقرا لشر شرخوازان إله العالمين لدستي داجير كران جاري كتير لكبين وجير دستي داجير كران رزقار من بك بطواوتي يا أرحم الراحمين. اللهم آمين 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 يا مجيب السائلين ويا أرحم الراحمين ويا أكرم الأكرمين. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته.